خۆشحاڵم کە یەکەم جارە لە وێبینارێک و لە ڕێگای ئاوات ئەکادیمیەوە من بە ئێوە ئاشنا دەبم بۆ پێشتر ئێمە خولێکی ئۆڤلاینمان هەبوو بۆ دوو خولی ئۆڤلاینمان هەبوو یەکیان لەسەر ڕێوەبردننی ئامانجەکان چۆن قوتابی ئامانجی خۆی بەڕێوە بوویان هەر تاکێک لە ژیانیدا چۆن بەرنامە ڕێژی بۆ ئەو ئامانجانە بکە کە لە ژیانیدا هەیەی وە خولی خێرا خوێندنەوەشمان هەیە بە شێوەی ئۆڤلاین و زیاتر لە 150 بەشداربووی هەیە ینی ئەوەی کە جێی سەرنجە و دڵمان پێی خۆشە بە شێرە زۆریوانەی کە بەشداری و دەوریان کردو سوودێکی باشیان لێوەرگرتووە ئینشاڵڵا هەوڵ دەدەینە و وێبینارەش ببێتە گۆڕانکاریی جەوهەری لە خودی تۆدا وەکو قوتابی ئەگەر قوتابی ژنیت هەر کەسێکی دڵنیام لەوەی کە سوود لەو تەکنیکانە وەردەگری بۆ بەرنامە ڕێژی ژیانی خۆدەما کۆمەڵێک بابەت بۆ کراوەتەوە ئەوەی کە گرنگ ئێمە زیاتر لە 3 ساڵە توێژینەوە دەکەین لەسەر قوتابیانی ئامادەی فێرخوازانی ئامادەی بزانین کێشەکانیان چیە هاوکات ئەو کێشانە ئێمە چۆن هەوڵ دەین بەشێکیان چارەسەری بۆ بدۆزینەوە بۆی کە قوتابی بەسەر ئەم کێشە و بربەستانە دازڵ بێت کە لە ژیانی ڕۆژانەیدا بۆی دروست دەبێت ناونیشانی بابەتەکەمان بەناوی بەرنامە ڕێژی بۆ پۆلی 12 من بازیان بەرزنجیم ڕێنمایی کاری پەروەردەیی و دەرونیم هاوکات من ڕۆژانە لەگەڵ قوتابیان بەرکەوتنم هەیە بۆ نمونە لەسەرەوەی کە چۆن بەرنامە ڕێژی بۆ کاتی ڕۆژانەی خۆی بکە وانەکان چۆن بخوێنێ چوانەیەک پێش چوانەیەک بخوێنێ و چۆن ئامادەکاری بکە بۆ خوێندنی کویز بۆ تاقیکردنەوەی مانگانە بۆ وانەکانی ڕۆژانە بەخێراتنتان دەکەم دڵنیاشم ئەبێتە یەکێک لە گۆڕانکاری جەوهەریەکان و ئەو کاتێککە بۆ ئەم وێبینارەی تەرخان دەکەن سوودێکی جەوهەری دەبێت بۆ ژیانیەوە هەوڵ دەدەم سەرەتا ئامانجەکانی گشتی خۆتان پێ بڵم یەکەم قوتابی و ئامانجێکی هەیەی چۆن بەدەستی بێنێ بەڕێزان دووەم باشە ساراگەر سلایدەکە بگۆڕی بۆی کە بەشداربووان ببینن چۆن لە ڕێگای یاسا جیهانیەکانەوە کاتی خوێندن ڕێ بخەین هاوکاتێکیشی تر لە خاڵەکان بەڕێزان چۆن تەرکیزمان لە کاتی خوێندن بەهێز ژێکێکە لە خاڵە جەوهەریەکان کە پێویستە قوتابی وەکو کەرستێک بەکاری بێنێ بۆی کە دەستکەوتەکانی لە پۆلی 12 زیاتر کاکیشتر لە خاڵەکان بەڕێزان بەهێزکردنی یادگە و چارەسەری لە بیرچوونەوە لە دوای خوێندن کێشەی زۆری قوتابیان ئەوەیە کە ناتوانن یادگەیەکی بەهێز ئەو بۆکسەی کە لەناو مێشتێرێکێکمان هەیە کە پێی لەوترێت هیپۆکامپۆس بەرپرسە لە کۆکردنەوەی زانیاری و بەرپرسی شەرەوەی کە چۆن ئێمە لە کاتی پێویستدا زانیاریەکانمان بێت و قوتابی چۆن هەوڵ بدا و زانیاریانە بە شێوەیەکی بخۆت بە شێوەیەکی جوان لە یادەوەری خۆی دابنێتەوە لە کاتی پێویست بیری بکەوێت یەکیشتر لە خاڵەکان بەرزکردنەوەی ئاسی تێگەیشتنی قوتابی لە کاتی خوێندن ئێمە بۆ تێگەیشتنمان لاوازە لە کاتی خوێندنەوەی بابەتەکان یان لە کاتی خوێندنی بابەتەکان ئەم کێشەیە چۆن ڕوودەدات و چۆنیش چارەسەر دەکرێت یەکێشتر لە خاڵەکان بەڕێزان استراتیژەکانی فێربوون بە شێوازی کلی لە وشە و نەخشەی زیهنی و فلاشکارن و بابەتێکی سەردەمیانە لە وڵاتی پێشکەوتوەکان زۆر کاری لەسەر دەکرێت و پێشی دەوترێت خوێندنی چالاک و خوێندنی ناچالاک خوێندنی ناچالاگەم زۆرە خوێندنێک کە قوتابی دوای 24 کاتژمێر لە تاقیکردنەوەکە 180 بابەتەکەی دەچێتەوە خوێندنی ناچالاک بەڵام خوێندنی چالاک زۆرێکە لەو خوێندنانەی کە فێرخواز کاتێک کە دەیخوێنێ دوای 24 کاتژمێر دوای هەفتەیەکی لانی کەم 160 بابەتەکانی پێر دەمێنێ ئێمە چۆن ئەم استراتیژەتانەی فێربوون بەکاربێنین لە بابەتەکانی زانست لە بابەتی کیمیا لە بابەتی فیزیا لە بابەتەکانی ئەدەبی کوردی و لەو بابەتانەی کە لەبەرکردنە ئینشاڵڵا ئەگەر پێ ڕاگەیشتین هەوڵ بدەین ئەوەش باس بکەین یەکیشتر لە خاڵەکان دۆزینەوەی ئەو کاتێ مێشک لەو پەڕی چالاشیدا خاڵێکی زۆر جەوهەریە زۆر گرنگیشە قوتابی لە 24 کاتژمێر هەر یەکێکمان ئێمە چەند کاتژمێرێکی کەم بەپێی قسەی پزیشکان و پزیشکانەی کە زیاتر لە لایەنی فیسیۆلۆژی یان لە وەسە عەقلیەکان ئیش دەکەن باز لەوە دەکەن کە مرۆڤ لە شەو ڕۆژێکدا تەنها 4
بۆ 5 کاتژمێر چالاکی لەو پەڕیتوانادا چۆن ئێمە 4-5 کاتژمێرە بدۆزینەوە هەوڵدەین لەو کاتەدا بخوێنین و ئەگەر ئێمە لەو کاتەدا بخوێنین 2 بۆ 3 هێندە توانای تێگەیشتن توانای تەرکیز توانای فێربوونمان باش من لە ڕێگای چەند پرسیارێکەوە فێر دەکەم چۆن ئەو کاتە بدۆزینەوە کە ئایا تۆ لە شەو مێشکت چالاکتریا خود لە ڕۆژەوە زۆر گرنگە قوتابی بدۆزێتەوە هەر ئەوە فێربووی بەسە باوەڕ بکەن یعنی یەکێک دەبێت لە خاڵە گرنگەکان خاڵێکی تر لە چ کاتێکدا مێش پێویستی بە پشودانە ئەو زۆر گرنگە هەنی ئێمە دەبێت ئەوە بزانین کە مێشک پێویستی بە پشوو هەیە ئەگەر ئێمە پشوو بە مێشک نەدەین ئەوە شتێکی پێدەوتێت تۆڵی مێشک لە چ کاتێک تۆڵەمان لێ دەکاتەوە لەو کاتانەی کە زۆر هەستیار پێویستمان بە مێشکە لەو پەڕی تەندروستیدا بەتایبەت لە کاتی تاقیکردنەوەکان زۆر قوتابی ئەڵێ ئێمە شتەکانمان بیر دەچێتەوە من هەوڵ دەدەم فێرتان بکەم چ کاتێک زۆر گرنگە بۆ پشووی مێشک و ئێمە چۆن هەوڵ بدەین پشوو بە مێشک بدەین خاڵێکی تر لە دوای خوێندن بابەتەکان پێداچوونەوە یان دووبارەکردنەوە و پێداچوونەوە چۆن بە شێوەیەکی ئەکادمی دەکردێت چونکە زۆربەی قوتابیان ئێمە کە بابەتێک دەخوێنن زۆر جار دووبارەکردنەوە دەکەن پێداچوونەوە ناکەن پێداچوونەوە بەپێی توێژینەوەکانی دەروونزانی یان بەپێی توێژینەوەی کە لە دەروونزانی فێربووندا کراوە چۆن قسەی لەسەر دەکرێت ئەوەی کە گرنگە ئێمە بزانین چ سوودێک وەردەگرین لە وێبینارە بە دڵنیاییەوە ئەو خاڵانی کە لەبەردەستدا ئاگاهێکێک لەمانە کێشەتی دڵنیا بنەوەی بەشێکی زۆر لە کێشەکانت چارەسەر دەکرێت چۆن ببینە بەڕێوەبەری ئامانجەکانی خۆمان ئەمە ساڵی سەرەتایە و ئەگەر پێناسێک بۆ ئامانج بکەین یعنی بۆ نمونە تۆ لە نۆمانگەدا کە لەبەردەستدا ئەگەر قوتابی پۆلی 12 یان قوتابی ئامادەی ئامانج جواترین پێناسە بۆ ئامانج ئەوەیە کە لەگەڵ هەر نزیک بوونەوەی لە ئامانجەکەت تۆ ئامادە و ئامادەتر بی لێبێ یەکێک لە خاڵ هەرە گرنگەکانی سەرکەوتنی پۆلی 12 ئەوەیە کە ئێمە بزانین کە ئایا تا چەند ئامادەین و لە سەرەتا ئەبێ بۆ زە و تااقەتێکی کەمەوە دەست پێ بکەین بەڵام بە تێپەڕبوونی کار لەگەڵ هەر سەرکەوتن بە پلیکانەیەکدا ئێمە توانامان زیاتر بێت چالاکیمان زیاتر بێت و فێربوونمان زیاتر ببێت ئێمە چۆن ئەوە لە خۆماندا دروست بکەین بەشی زۆری قوتابیان بێ ئامانجن یعنی توێژینەوەکمان کرد لە یەکێک لە ساڵەکان لەگەڵ مامۆستایەکی هاوڕێم ئەڵێ 180 ئەو قوتابیانی کە ئامانجیانەیە ئامانجەکەیان خۆکردنی لە دایک باوکیانەوە سەرچاوی بوو لەبەرەوە حەزی لێ ببێ بە دکتۆر لەبەرەوەی دایکی حەزی لێ لەبەرەوە حەزی لێ ببێ بە مهندس لەبەرەوەی کە ناوبانگێکی باشیە لەبەرەوەی کە پارەیەکی باشیە ئێمە چۆن ئامانجێکی خۆکردە بە خۆمان دروست بکەین سەرەتا بۆ دەست پێ دەکەین یەک لە بەڕێزەکان ئەڵێ سەوتی مامۆستا نایە هیچ کێشەیەکی لە سەوتمان بە ڕێزانەکە سەوت کێشەی هەیە پێم خۆشە بە مەسیجێک بۆم بنێرن زۆر باش زۆر باشە زۆر باشە بەردەوام دەبین بە خۆت پرسیارێک لە خۆت کە تێبینی دەکەیت لەو وێبینارە فێری چی بیت تەسەوڕ دەکەیت ئایا هەر کات بە فیڕۆدان بیان فێری شتێک بی پرسیارێک لە خۆت کە خۆشت وەڵام بەرەوە باشە پێویست ناکە کاتی وێبینارەکە زۆر بکوژیت هەوڵ دەدەم یعنی هەنێ لەو پرسیارانە لە خەیاڵی خۆتدا کە پرسیارەکە وەڵامێکی بدەرەوە دوای ئەوە ئینشاڵڵا بەردەوام دەبین باشە بەڕێزە ئەگەر پاوەرپۆینتەکەمان کێشەی شە بوو بە قسوورمان نەفۆکەن ساراخان ئەگەر سلایدەکە بگۆڕی زۆر باش لە سەدەی 21دا نەخوێندەوار ئەوە نییە کە نازانێت بنووسێ و بخوێنێتەوە بەڵکو کەسێکە لە خەیاڵی خۆت جوابدەوە لە سەدەی 21 نەخوێندەوار ئەوە نییە کە نازانێت بنووسێت و بخوێنێتەوە بەڵکو کەسێکە چ کەسێکە تۆزێک دەوەستم بۆی کە لە خەیاڵی خۆت وڵام دەیت توانی بە مەسجیش بەشێک لە وڵامەکانمان بۆ بنێری بۆی من سەیریان دەکەم بەڕێزان لە سەدەی 21 نەخوێندەوار ئەو کەسەیە کە نازانێت چۆن فێر ببێت یەکێکە لە کێشە گەورەکان مرۆڤێکی بێ ئامانجەیەک لە بەشداربووان نووسیوێتی مرۆڤێکە کە نازانێت چۆن فێر ببێت بۆ بابزانی بۆ قسێ دەکەیت ساڵانە 170 قوتابیانی پۆلی 12 کەونە دەوری دووەمەوە خولی دووەمەوە زین کێشەکە خۆ ئەوە نییە بڵی خوێندەواریان نییە ئەوە نییە بڵی کە نازانن بخوێننەوە یا بنووسن
بەڵکو ئەوانە کێشە لەوەی هەیە کە نازانێت چۆن فێر بوون بۆ فێربوونەکانیان لە کاتی پێویستدا بتوانێت ببێتە دەستکەوتێک بۆی نمرەیەکی باش بەدەست بێن. ئەمە یەکێکە لە کێشەکانمان نازانم بەڵێ ئەوەش تقریبا نزیکە لە خاڵەکە ئێمە مرۆڤێکە نازانێت چۆن چۆن ینی مەبەستیەوە بزانم مەبەستیەوە کە چۆن زانیاریەکان بێت لە بەشتی بەڵێ ئەوەش نزیکە. بەڕێزان ئێمە ئینشاڵڵا هەوڵ دەدەین ئێمە کە توێژینەوەمان کردووە لەسەر و بابەتانە لەسەرەوە بۆ کە ئێمە بەشی هەرە زۆری قوتابیانی پۆلی 12 ساڵانە زیاتر لە 120,000 قوتابی بەشداری تاقیکردنەوەکانی پۆلی 12 دەکات. بۆیە زیاتر چاوم لەسەر پۆلی 12 قسەش بۆ پۆلی 12کەم دڵنیام لەوەی کە بەشێک لە بەشداربووان پۆلی 12 نین بەڵام یانەوێت زانیاری پەیدا بکەن لەسەر پۆلی 12 بۆیە قسە لەسەرەوە دەکەن چکە قۆناغێکی چارە نووسسازە تۆ ئەگەر ئێستاوە زانیاری لەسەر قۆناغا بێ ئەگەر پۆلی دەبیان پۆلی 11 بیان قۆناغەکانی تربی بە دڵنیاییەوە لەو کێشانە تێبگەیت وەتوانی باشتر بەسەر کێشە و گرفتەکاندا زاڵی. بۆیە زیاتر لە 120,000 قوتابی ساڵانە بەشداری تاقیکردنەوەکانی پۆلی 12 دەکەن. لەو ڕێژەیە زیاتر لە 170 دەکەوێتە دەوری دووەمەوە. ئەمە کێشە لە شێوازی فێربوون هەیە. کێشە لەوە هەیە کە ئەمە نازانین کاتێک کە دەخوێنی چۆن زانیاریانەمان بیر بکەوێتەوە خۆ هەمووی خوێندومانە. باشە هەمە پرسیاری کۆمەڵێک لە قوتابیانی پۆلی 12 من لە کتێبەکەمدا ئاماژەم پێداوە دوایی ئاماژە بە کتێبەکەش دەدەم. ئێمە چوین لەگەڵ قوتابیانە دانیشتوین کە سەرکەوتوو بوونە نمرەیەکی باشیانێنەوە ئەو پرسیارەمان لێ کردو. پرسیارانە ئەوان پێیان وایە پرسیارانە لە خۆت کە یارمەتی دەدا بۆی کە باشترین دەست پێ بکەوێت. با بزانین پرسیارەکان چی. یەکەم پرسیار بڵێت بەڵێ دۆخی ئێستا دەستنیشان بکە و بزانێت چەندت ماوە بگەیت بە ئامانجەکەت. ئەوان ئەمە یەکەم پرسیاریان داناوە. دووەم دەڵێن پرسیار لە خۆت بکە لە چیدا باشیت و لە چیدا پێویستت بە باشترکردنە. ئەو پرسیارانە زۆر گرنگە لە خۆتی بکەیت. ئێستادا کە پۆلی 12 بە دڵنیای هەندێکتان بەشداری خولی هاوینەشتان کردووە لە چیدا باشیت و لە چیدا پێویستت بە باشترکردنە. خاڵە بەهێز و خاڵە لاوازەکانی خۆت دەستنیشان کۆ هەوڵ بدە لەسەر خاڵە لاوازەکان کار بکە. یەکیشتر لە خاڵەکان لە کاتی خوێندن بۆ بەدیهێنانی ئامانجەکەت چەند دەستکەوتت هەیە. ئەو زۆر گرنگە بزانی ئایا تۆ ئەگەر ڕۆژانە 5 کاتژمێر دەخوێنی 4 کاتژمێر دەخوێنی لە کۆی گشتی ئەم کاتە دەستکەوتت چەندە. یەکێکی تر لە خاڵەکان بەڕێزان بێنە پێش چاوت نمرەی دڵخوازی خۆت بەدەستێنەوە. پێویستە چی بکەیت بۆ ئەوەی ئەم خەیاڵە ببێتە ڕاستی ببێتە واقعێک لە دۆخی ژیانتدا. زۆر جارە من قوتابی هەیە ئەیبینم لە پۆلی 12کە ئەڵێ مامۆستا زۆر جار کە من سار دەمەوە لە خوێندن هەوڵ دەدەم وێنەی سەرکەوتنی خۆم بکەم بدینم کە من سەرکەوتوو بوومە و پاداشتم دەکەن و دایکی باوکم دەستخۆشیم لێ دەکەن. کاتێک کە ئەو وێنەیە دەکەم ئەتوانم وزە و تااقەتی چەند کاتژمێریش تریشم بۆ دروزەوێ بۆی کە بەردەوامم لە خوێندن. لە کۆبوونەوەی کەسە سەرکەوتوەکان لەباری نهێنی سەرکەوتنەوە ینی ساڵانە کۆبوونەوە دەکرێت لە ئەمریکا و بزانام لە کالیفۆرنیا کۆبوونەوە کراوە کەسە سەرکەوتوەکان هەموو بەیەکەوە کۆ دەبنەوە گفتوگۆ دەکەن لەسەرەوەی کە باشترین ئامراز بۆ سەرکەوتن چییە و باشترین خاڵ بۆ سەرکەوتن چییە. یەکێک لە کەسە سەرکەوتوەکان ئەڵێ سەرکەوتن پێی وایە دوو خاڵە. یەکەم بە تەواوی بزانی چیت دەوێت بزانی بە تەواوی چی دەوێت. دووەم و بزانی نرخی قوربانیدانی ئەم کارە چەندە و پاشان کات تەرخان بکە بۆ پێدانی نرخی ئەم قوربانیدان بە تەواوی بزانی چیت دەوێت و نرخی قوربانیدانی ئەم کارە چەندە و پاشان دەبێت کات تەرخان بکەیت. زۆر گرنگە. یەک لەو خاڵانی کە قوتابی دەگەێنێت بە سەرکەوتنێکی باش فێرخواز دەگەێنێت بە سەرکەوتنێکی باش یان خوێنکار دەگەێنێت بە سەرکەوتنێکی باش بەڕێزان ئەوەیە کە تۆ بەردەوام بی. یەک لە کێشە سەرەکیەکانی بەردەم قوتابیان یان فێرخوازان ئەوەیە کە توانای بەردەوامیان نییە زوو سار دەبنەوە لە ناوەڕاست دەوەستن تا کۆتایی ڕۆشتن لە چین ڕۆژەکە سار دەبنەوە واز لە خوێندن دێن. ئەبێت تۆ بەسەر ئەو کێشانەدا زاڵ بیت هەوڵ بدەیت بەردەوامی لە خۆتدا دروست بکەیت. جیاوازی گەورەی نێوان هەموو کەسە سەرکەوتوەکان و شکست خواردوەکان تەنها لە قوربانیدان و ئاستکاریان. بەڵێ باش بەڕێزان ئەگەر دەکرێت مایکروفۆنتان دابخەن. باش هەموو مرۆڤێک یەک دەرفەتی هەیە باشترین شێوە دەکرێت ئەوەی کە گرنگە ئێمە بەڕێزان یەک خاڵ هەیە بەلامەوە زۆر گرنگیشی لەسەر بکەیت. ساڵشکە
ڕێک ئەو بەروارە تۆ پۆلی 12 تەواو کردووە، قۆناغی 11 تەواو کردووە، قۆناغی 10 تەواو کردووە. یعنی ئەوەی کە گرینگە تۆ دەرفەتێکت لە پێش ئەو دەرفەتە لەوەی ساڵی تر بۆ دروست نەبێتەوە. بۆیە لە 13 مانگەوە کە داوام دەست پێ دەکات، یعنی بە هەموو وزە و توانایەکە خۆت ئامادە بکە کە ئیتر ئەمە دەرفەتێکە و 9 مانگە، دوای ئەو 9 مانگە تەواو دەبێ. هەندێک جار ڕۆیشتنی 9 مانگ لەکو چاوتروکانێک وایە. بۆ ئەوەی کە گرنگەوەی لەسەر تۆیە بە تەواوی خۆت بۆ یەکلایکەوە کاتی بۆ تەرخام کە و کاری لەسەر بکە. لەوەی ئەو دەرفەتە جارێشتر دووبارە نەبێتەوە، لەوەی ئەو ساڵ کە تەندروستیت باشە ساڵێشتر تەندروستیت باش نەبێیان خوا نەخواستە کەسێکی ئەزیزت لەدەست بێیان خوا نەخواستە بارودۆخ بۆ تۆ گونجاو نەبێ بخوێنی. بۆی ئەم ساڵ بە دەرفەت بزان، هەوڵ بدە بە باشترین شێوە خۆت ئامادە بکەیت و ئیتر کۆتایی پێبێنی. باوەڕ بکەن دەڕوا ئەوەی کە سەرکەوتوو دەبێ، ئەوەی کە دڵخۆش دەبێ و کەسانن کە بە تەواوی خۆیان یەکلایی کردوێتەوە لە کۆتاییشدا پاداشتی خۆیان وەردەگرن. لیستی خەونەکان دروست بکە. ئەمە یەکێکە لە بابەتە جەوهەریەکانی خوارم بۆفی دەڵێ بۆ ژیانی ڕۆژانەی خۆی ئەو کردوێتی من پێم باشە بۆ پۆلی 12 شتێکی وا بکەیت. ئێستا ڕۆژانە تا چەند ڕۆژێک چەند هەفتەیە کار لەسەر ئەوە بکە، لیستی خەونەکانت دروست بکە. مەبەستم لە لیستی خەونەکانت لەو 9 مانگەدا ڕۆژانە ئەوانە بنووسەوە کە کاری ڕۆژانە چییە. باشە پێی دەوترێت ئەم لیستەی کە باسی دەکەین ڕاهێنانی 5 لە 25 ئامانجەکە دیاری بکە. مای وارم بۆفیدا مەبەستمان چییە؟ 25 ئامانجی پۆلی 12 لەسەر لاپەڕێ بنووسەوە. ئەوە گەر وەرەقە و وەرەقەیەکت لە دەفتەرێکت لە لەگەڵ قەڵەمێک ئەمە بنووسەوە یان سکرینی شاشەکە بکە بۆی کە بتوانیت ئەمە دوای دووبارە بکەیتەوە. گەر ناش من لە کتێبەکەدا دوای ئاماژەی پێدەدەم لە سلێمانی لە هەولێر لە هەموو شوێنێکا دەست دەکەوێت تۆ توانین لە ڕێگەیان کتێبەوە هەموو ڕاهێنانەکان بکەیەوەی کە ئێستا باسی دەکەنەوەی تااقەتی نووسینەوەی نیە شتێکی نییە. ئەو کتێبەیە کە لەبەر دەستماندا ئینشاڵڵا دوایی ئاماژەی پێدەدەم لەکوێ دەست دەکەوێت لە سلێمانی لە هەولێر لە ڕانیە لە کەلار. ئەوەش دەتوانێت لە سکرینیکە یاخود بینوسێتەوە وانەی کە بەدڵتە. ئامانجەکان چی بێ؟ باەک لەوانە خوێندنی 4 کاتژمێر لە ڕۆژێکدا بنووسە و هاوکات تەرکیزێکی باشی خوێندنی ئەرکەکانی ڕۆژانە، ئامادەکاری باش بۆ کویز و تاقیکردنەوەی مانگانە. باوانە خاڵ بن پرسیارکردن لە قوتابی سەرکەوتوەکان لەبارەی خوێندنەوە، کەمکردنەوەی گەشت و گەڕان با یەکێشتر بێ لە ئامانجەکانت، کەمکردنەوەی بەکارهێنانی مۆبایل با لە یەکێشتر بێ لە ئامانجەکانت، لە بیرکردنی بیرەوەریە ناخۆشەکان، ڕێخستنی ئەرکی ڕۆژانە. من زۆر بەباشی ئامانجی خۆم دیاری دەکەم، تەرکیزێکی زۆر باشم هەیە، تەندروستێکی زۆر باشم هەیە. بە ئەمانە خاڵ بن و خوێندنی ئەم بابەتە. ئەوانە ڕۆژ 25 ئامانج دیاری بکە، هەموو ڕۆژێک ئەمە بنووسەوە. بەڵام ئەوەی کە گرنگە لەنا ئەو 25 ئامانجە هەوڵ بدە 5 لە گرنگترین ئەو ئامانجانە بنووسەوە کە لەنا ئەو 25 دایە. ئەوانەی کە گرنگن خاڵی جەوهەرین لە ژیانی ڕۆژانەدا هەردەبێت جامیان بدەیت. ئەوەی کە گرنگە دوای ئەوەی کە ماوەیەکی زۆر هەموو ڕۆژێکەوە بکە، دوای ئەوەی کە 5 لە گرنگترینیان دەردێنی دەست بەرداری ئەو 20 ئامانجە بە کە دیاریت کردووە. وەت بەڵام 5 ئامانجەکەی تر وەکو ئەوەی کە هاتبێتە دیوا وا خەیاڵی بکە. پاشان بڵێ کام ئامانج ئەگەر هەر ئێستا ئەنجامی بدەم گەورەترین گۆڕانکاری لەسەر ژیانم دروست دەکات و لەو 5 شەوڵ بە گرنگترینیان هەڵبژێرە. ئەوەی کە گرنگە وارە بۆفی دەڵێت هەموو ڕۆژێکم ڕاهێنانە دووبارە بکەوە تا بە تەواوی لە دوای چەند ینی بۆ نمونە 30 ڕۆژ ئەو پێی وایە لە دوای 30 ڕۆژ مرۆڤ وەکو ڕۆبۆتێک وایە کاتێک کە شتەکان دەنووسێتەوە بەردەوام ئامادەکاریان بۆ دەکا و باشترینیان تێدا هەڵدەبژێری. ئەو دەڵێت ئامانجەکانت بە تەواوی دەست دەکات بە بەدی هاتن، یعنی هەست دەکەیت تۆکو شتێکت لاتۆ ڕۆبۆتێک ئەتوانیت بەردەوام کارەکانت بکەیت، ینی تۆ خۆت یەکلایی دەکەیتەوە بۆ کارانە. بۆی ڕۆژانە تۆ گەرم ئامانجە دووبارە بکەیتەوە بۆ ماوەی 30 ڕۆژ وردە وردە تۆ ڕوتینت زیاتر دەبێت، حەز و خولیات زیاتر دەبێت بۆ ئیشەکانت، ئەو ئیشانەی کە ڕۆتینن لە ژیانی ڕۆژانتدا. پۆڵ مەکنات دەڵێت 180 کاتی ڕۆژانەی ئێمە ئەو کارانە دەیبا کە ڕۆتینن کە دووبارە بوون، بەڵام
سەدا 20 ئەو کارانن کە گۆڕانکاری جەوهەری لە ژیاندا دروست دەکەن. بۆیە تۆ لە ڕێگای ئەم ڕاهێنانە ئەمە یارمەتی دەدا بۆی کە بتوانیت خاڵە جەوهەریەکانی ژیانت دەستنیشان بکەیت و کاریان لەسەر بکەیت. باش بەڕێزان، ئەمانە کۆمەڵێک بنەمان وا دەکات لە خوێندن بە سەرکەوتنیشی گەورەتر بگەیت. ئێستامە 6 خاڵ باز دەکەین. ئەمەش قوتابی سەرکەوتوەکانی پۆلی 12 لە ساڵان ڕابردوو دەستنیشانیان کردووە. بابزانێت چییە خاڵەکان؟ یەکەم خاڵ هەر ئێستا کاری بۆ بکە، یعنی دوایەوەی کە ئەوێ بینارە تەواو دەبێت و بەکاری بۆ بکە. تەواو بیتراوە 9 مانگە لە پێشمەوە تەواو 9 مانگە دەڕوا. سیر کە تۆ ئەگەر قوتابیێکی تەمەنت بۆ 17 ساڵ 18 ساڵ سەیکەن هەراوە تۆزێک بیر لە ڕابردووت کۆ نازانی حەز دەکەی توێنێ بۆ پۆلی 11 بووی پۆلی 10 بووی، یانیا بۆی ئەوەش دەڕوا 9 مانگەش ترسەی دەکەیت چاوتروکانێک و تێدەپەڕێت. کۆنتڕۆلی ژیانت بگرێت دەست زۆر گرنگە بەڕێزانەوە. خاڵێکە لەو خاڵانەی کە قوتابی سەرکەوتوەکان ئاماژەی پێ دەدەن پێیان وایە کە بێمە کۆنتڕۆلی ژیانی خۆمان بکەین. من ڕۆژانە ئەچم کات بۆ قوتابیان ڕێک دەخەم، بە تایبەت ئەو قوتابیانێک کە پۆلی 12 بە تایبەت لەگەڵیاندا دەنیشم. یەک لەوانە ئەیوت کە دایکیشم دەچێتە دەرەوە بۆ منە بۆ شەکڕینێک و دەڵێم دایکم دەچێت بۆ شەکڕین منیش بەتەنەوە لە ماڵێ دانیشتوم دەبێت دەرس بخوێنم. ئاخر تۆ نابێت بۆ شێوازە بیر بکەیتەوە هەست بکەیت، ئەمە بارێکە بەسەر شان تۆ دەبێت دڵت خۆش بێ پۆلی 12. تەنانەت هاوڕێک تەلەفۆنت بۆ دەکاڵێ وەرە باچینە دەرەوە پیاسەیە بکەم لە وەڵای من ئەرکێکم لەسەر شان دەبێت وەرکە تاوا بکەم و لە کاتی پشودا ئەو کاتەی من دەتوانم بیستراحەتی خۆم بەگرم. تۆ ناتوانیت وا لەمە بکەی بیستراحەتی کاتت هەیە و تەلەفۆن بۆ من دەکەی شەکانی خۆت تاوا کردو یاڵا وەرە دەرەوە. من ئێستا پۆلی 12 بۆیە کۆنتڕۆلی ژیانی خۆت بگرێت دەست، هەوڵ بدە کەس نەتێنێونەت بە و مۆبایل نەتێنێونەت بە، ئەمێرە ئەلیکترۆنیەکان نەتێنێونەت بە، هاوڕێیەکانت نەتێنونەت بن، ماڵەوە نەتێنونەت بە. بۆیە هەوڵ بە تەواو خۆت یەکلایی بکەوە، کۆنتڕۆلی خۆت لە دەست خۆت بێ و هەموو ئامادەیەکیشت هەبێت بۆ پۆلی 12. خاڵێکی گرنگە بۆ چوونی من ئەگەر کاری لەسەر بکەیت. بەردەوام لە خەیاڵی ئامانجەکانتدا بە وێنەیان بکە، زۆر گرنگە. وێنەی ئەوە بکە کە تۆ سەرکەوتوو بووی، وێنەی ئەوە بکە کە بەردەوام لە تاقیکردنەوەکان بیست لە بیست دێنی، وێنەی ئەوە بکە کە لە وەرزیەکەم نمرەیەکی باشەتی هەموو مامۆستایەکان چاویان لەسەردا کە تۆ یەکەمی سەراستی قوتابخانەکە بیت. ئەوەی کە گرنگە خاڵشتر پلانی کاری ڕۆژانە و هەفتانە و مانگانەت دابنێ. ئەو قسەی ئێمە نییە بەتەنها، قسەی هەموو ئەو کەسانن کە لەن بە قۆناغی پۆلی 12 دا تێپەڕین، ئەو کەسانی مامۆستان لەو قۆناغانەدا شارەزار. یەکیشتر لە خاڵەکان وەرزی یەکەم زۆر گرنگە. ئەوە بەلای منەوە زۆر گرنگە بۆ ورەکە لە پاوەرپۆینتەکە گەر کێشەش هەبوو لە لای من هەیە، بەڵام ئەو بزانم من لە لای ست سارە لە لای تۆ کێشەی لێ پاوەرپۆینتەکە ئەو خاڵەی کە بە لەست ئەوەیکی ڕەژم زەرد نووسرا خاڵی پێنجەم. بەڵێ مامۆستاییان کێشەی نییە، بە سکایکەی بە سلایت شۆ ژمارەکان پیشان نایە. ئەگەر نایت ژمارەکان ئاماژەی پێ دەدەم دەست خۆش. ئەگەر لەسەر سلایدەکان یعنی لەسەر کۆمپیوتەرەکەی خۆتەوە خوێنیتەوە شەرحیکەیت بۆی ئاگامان لێک بێت. باش ناڕێک وایە وا دەکەم سەی دەکەم دەست خۆش. بەڕێزانێکیشتر لە خاڵەکان کە زۆر گرنگە هەوڵدە وەرزی یەکەم کە دەستت پێکرد یەکسەر قوتابی هەیە ڕۆژانە یەکسەر بە 8 کاتژمێر خوێندن دەست پێ دەکات. نەخێر وا مەکە، تۆ بە کەمترین کات دەست پێ بکە. یەکەم ڕۆژی خوێندنت با کەمترین کات بێ وە ستێپ بای ستێپ تۆ هەوڵدە باشتر بی، کات زیاتر تەرخام بکەی، زیاتر بخوێنی. وەرزی یەکەم با 120 گەشە بکەیت تا وەرزی یەکەم تەواو دەبێت. وەرزی دووەم با 120 تر گەشە بکەیت، لە ناو چل ڕۆژەکە با 120 تر گەشە بکەیت. ئیتر تا کاتێک کە نزیک دەبیتەوە لە تاقیکردنەوەکان سەی دەکەی 160 گەشەت کردووە، کاتە زۆر نزیکی بۆ گەیشتن بە ئامانجەکەت. تۆ پێویست ناکە یەکسەر سیکەن ئۆتۆمبیل تەبیعەتی وایە کە یەکسەر بۆ نمونە ئەگەر ئۆتۆمبیلەکەت گەر عادی بێ یەکسەر بە 3 بڕۆیت ئەگەری هەیە مەچینەکەی توش کێشە بکە، ئەبێ یەکەم جار بە 1 بڕۆی دوای بیدەیتە 2 دوای بیدەیتە 3 4 ناکرێ یەکسەر بە 3 یا بە 4 بڕۆی، ئەمە کێشەت بۆ دروست دەکات. باش ئەوەی کە گرنگە ئەبێ ئێمە لەوە تێبگەین وەرزی یەکەم کە دەستمان پێکرد و باش بین، وەرزی دووەم باشتر بین، وەرزی سێم زۆر باش بین. قوتابی هەیە لە ئەفۆن وەرزی سێمنا لە ناو چل ڕۆژەکە هەیە
ڕۆژانە 15 کاتژمێر ئەخوێنی ئاخر ئەگەر تۆ نەتکرد بێت بە خوێکی ڕۆژانە باش نەتخوێندی بێت دڵنیا بە لە ناوچن ڕۆژەکە ناتوانێت ڕۆژانە 13 ساعات و 12 ساعات و 15 ساعات بخوێنیت بەڵام هەموو قوتابی ئێستا لەوەی چاویشتان زەق بێتەوە بڵێن باشە 15 ساعات چۆن نتوانێت ڕۆژێکدا بخوێنی ئەبی بخوێنی ئەزانین لەبەرچی لەبەرەوەی تۆ ڕکابەرایەتی قوتابخانەکەت ناکەی بڵێ 30 تەلەبە لە پۆلەکەم هەیە لە قوتابخانەکەم هەیە ئێستا تۆ کێبڕکێ دەکەی لەگەڵ 120,000 قوتابی زیاتر لە 20,000 قوتابی شەڕیانە وەکو تۆ لەسەر ئەوەی کە ببنە یەکەمی سەرئاستی هەرێم ئەگەر خۆت داناوە 50-60 بینی ئەو شتێکی ترە بەڵام ئەوانەی کە ئەو 20,000 کە ڕکابەرایەتی دەکەن لەسەرەوەی کە یەکەمی سەرئاستی هەرێم بن بەدڵنیایی و ڕۆژانە کاتێکی باش دەرخان دەکەم بۆ خوێندن من دەڵێم وەرزی یەکەم بەشی زۆری قوتابیانێک کە خوێندویانە 4 کاتژمێرە تا 6 تا 7 کاتژمێریان خوێندووە لە دوای خوێندن لە ماڵەوە وەرزی دووەم کەمتر دەبێتەوە دەبێتە 6 کاتژمێر تۆزێک کەمتر چونکە وەرزی یەکەم زیاتر زەختەکە لەسەر وەرزی یەکەمە وە لە چ ڕۆژەکە باشتر بەیان بۆ تەرخان دەکەن و ئیتر ئینشاڵڵا بە سەرکەوتنیشی گەورە دەگەن بەردەوام بەو کۆڵمەدە تا دەگەیت بە سەرکەوتن بەردەوامی زۆر گرنگ یەکێک لە خاصەتە یان تایبەتمەندیارە بە قوتەکان کە زۆربەی قوتابیان باسییان کردو خاڵانەی کە باسی دەکەم قوتابیە سەرکەوتوەکان چوون ڕۆژانە لەگەڵیان دانیشتوم تۆ چۆن خوێندوو تا چیت خوێندووە ئەو کاری سەرەکی سەرکەوتنت چ بووە بەشێکی ئاوتویانە بەردەوامی یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان بۆی کە قوتابی لەو قۆناغە سەرکەوتو بێت ڕێخستنی کات ئەگەر ئەم سلایدەمە بۆ بۆرسچارە دەستخۆش ڕێخستنی کاتی ڕۆژانە ئەمە لە کتێبەکەشدا هەیە بەڵام هەر ڕێک وەرەقی کتێبەکەی هێناومەدا سەر ئەم سلایدە لە کتێبەکەدا لە بەشی دووەم باسی ڕێخستنی کات دەکەین ئێمە هەمومان خاوەنی 24 کاتژمێر لە شەو ڕۆژێکدا ئەوەی کە گرنگە لە ژیانی ڕۆژانەماندا ئێمە هەوڵ دەین کارەکاندا بەشکەین بەپێی گرنگی بەپێی مامناوەندی لە گرنگیدا بەپێی بەڕێزانە وەست لە لاپەڕێ باسی ڕێخستنی کات دەکە ئێمە بە هەوڵ دەین کارەکانمان بەپێی پلان ئەی پلان بی پلان سی پلان دی پلان ئی زۆر گرنگە قوتابی پۆلی 12 ئەو بەکاربێنێت ڕۆژانە دەڵێ ڕۆژانە هەمیشە بەم کارانە دەست پێ بکە کە گەورەترین دەستکەوتیان هەیە بۆ ئەمەش شێوازی پلان ABCDE بەکاربێنە سەرەتا با دەستپێکردنی لیستی کارەکانی ڕۆژانەی داهات دەست پێ بکەین بزانە ڕۆژی داهاتوو چ دەکەیت ئەو زۆر گرنگە زۆربەی قوتابی سەرکەوتوەکان سەرەتا ئامادەکاری بۆ ڕۆژی داهاتوو دەکەن لە بەراورد هەر کارێک پیتێکی ABCD ئی دابنێ بۆ گورە لێرە یەکە نەنووسرا بەپێی ئاستی گرنگی دایبنێ باشە ئەوەی کە گرنگە لە بەرامبەر PTA ئەو کارانە دابرێت کە گرنگترینیانە ئەو لەو ڕۆژە هەر دەبێت ئەنجامی بدەیت هەوڵ بدەم کارە گرنگەکانت لە پلان ئەی دابنێ ئەمانە کاری گرنگن بۆ نمونە 3 کاتژمێر 2 کاتژمێر 4 کاتژمێری پێویستە ئەو پلان بی چیە پلان بی مامناوەندە لە گرنگیدا بەڵام ئەوەندەی ئەرک و چالاکیەکانی ئەی گرنگ نین یاساکە ئەوەیە کە نابێت هەرگیز ئەرکێکی بی ئەنجام بدەیت لە کاتێکدا ئەرکێکی ئەی تەواو نەکراوە تێ باشە IPTC یان پلان سی چییە ئەو چالاکیانان کە خۆش بۆی ئەنجامیان بدەیت بەڵام سەر ئەنجامێکی ئەرێنی و نەرێنیان نییە ئەتوانی ئەنجامی بدەیت و ئەشتوانیان نەیکەیت بۆ نمونە قسەکردن لەگەڵ هاوڕێیەکت بە مۆبایلەکەت خواردن و ئامادەکردنی کێک و شەربەتێک یان پیاسە و سەردانی خزمێک چون بۆ یاری بۆ کافتری ئەوانە ئێستا لەناو کۆمەلگا لەناو پۆلی 12ەکان بە تایبەت کوڕان ئەوانە شتێکی خۆشن بەڵام لە ئەنجامدا کاریگەریشیان نابێت بۆ سەر کارە گرنگەکەت یعنی وەک کاری سەرەکیەوەی کە پلان ئەیە ئەو پلان دی چیە پلان دی شتێکە ئەتوانی بە کەسانی تری بسپێریت بۆ نمونە کڕینی کتێبێکی لەو شێوەیە یان مەرزەمەیەکە بۆ پۆلی 12 گرنگە تۆ بەدایکت یان برایەکەت یان باوکت بینێرە بڵێ من کاری گرنگم ماوە ینی ئەمە بۆ چییە بۆ خزمەتکردنی ئەوەیە کە کار لەسەر پلان ئەی بکەیت بۆ خاڵێکی تر پلان ئیە کە بەلای منەوە زۆر گرنگە ئەوە ئەو شتانن کە پێویستە لا ببردرێت لە کاری ڕۆژانت پێویستە پرسیار لە خۆت بکەیت چی دەبێت ئەگەر ئەم چالاکیە ئەنجام نەدەم یعنی ڕۆژانە ئەگەر ئەم کارە نەکەم ئەگەر زانیت چی جیاوازێکی دروست نەکرد بۆ ئەرکەکانت ئەو پێویستە
دوور بکەویتەوە لە ئەنجامدانی ئەم چالاکیە چونکە هیچ خزمەتێک بە کارەکانت ناکە بۆ نمونە تۆ ئەڵێیت ڕۆژانە منها ئێستا کاتتە بۆ ڕۆژانە 4-5 کاتژمێر مۆبایلەکەت بەکارێنەوە پرسیار لە خۆت کە بڵێ چی دەبێت ئەگەر من مۆبایلەکەم ئەو نۆمانگە بەکارنێت چ زەرەرێک دەکەم ئەگەر بەکارێنانی کەم بکەمەوە چ زەرەرێک دەکەم و قازانجی چییە ئەگەر زانیت هیچ جیاوازێکی نییە و هەستت کرد ئەو 4-5 کاتژمێرە لە خۆ بۆ مۆبایلەوە خەریکی یان پیاسەکردن لەگەڵ برادێکە یان بۆ نمونە ڕۆژانە کارێکە خۆ دەزانی بەچیەوە خەریکی ئەگەر زانیت هیچ گرنگێکی نییە بۆ سەر پلانی ئەی ئەوە هەوڵدە ڕۆژانە لە بەرنامەی کاری ڕۆژانت بیسڕۆ یەکێکی تر لە خاڵەکە ڕۆژمێریە ڕۆژمێری چییە ڕۆژانە کارەکان و وادەکان لە لاپەڕەیەکی ڕۆژانە بنووسەوە و لاپەڕەکە بەم شێوەیە خوارەوە دووقەت بکە و لایەکی بنووسە ئەیبی لایەکەی تریشی بنووسە سی بە بەسماچێ بۆ نمونە پەڕێکی لەو شێوە دێنی لەو لای پلان ئەی پلان بی لەو لای پلان سی دادنی هەوڵ بدە پلان ئەی ئەو کارانە بنووسە کە زۆر گرنگن پێویستە ئەو ڕۆنجامی بدەیت پلان بی ئەو کارانە بنووسە کە پێویستە لە ماوەی هەفتەیەک ئەنجامی بدەیت پلان سی ئەو کارانە بنووسە کە پێویستە لە ماوەی مانگێکدا ئەنجامی بدەیت بۆ نمونە تۆ ئەوڕۆ وازبی ڕۆژانەت هەیە کویزێکت هەیە لەو هەفتەیەدا 2 تاقیکردنەوەی بیستی هەیە لەگەڵ 3 کویزت هەیە لەگەڵ وازبی ڕۆژانەت هەیە بەڵام لە ماوەی مانگێکدا 5 تاقیکردنەوەی بیستی هەیە 2 کویزت هەیە لەگەڵ 4 تاقیکردنەوەی تر ئەوانە دیاری بکە زۆر گرنگە یعنی ڕۆژانە تۆ ئەگەر ئاوا بە ڕۆژێک بە هەفتەیەک بە مانگێک ڕۆژمێری بەکاربێنی یارمەتی دەدا بۆی ڕێکخراوتر بی و کات بدەیت بۆ کارانەشی کە لە داهاتوو دادێت 15 ڕۆژی ماوە بێ هەفتەیەکی ماوە بێ بەڕێزان ئەوەی کە گرنگە پندێکی چینی هەیە دەڵێ بێهێزترین براکە لە باشترین بیرۆکەی تیش باشترە بۆ نمونە تۆڵێ من ئەوانە پێویستی ئەمە بیرۆکەم هەیە و دەتوانم پێم وایە ینی لە خەیاڵم دەتوانم کار لەسەرەوانە بکەم بەقەدەرەوە گرنگ نییە کە تۆ لەسەر ڕقەی بنووست خۆت تەجروبەی بکە هەفتەیەک 2 هەفتە سیر دەکەیت کە ئەو کاریگەریە نییە کە تۆ بەنووسین دەکەیت لەبەرەوەی کە مێشک خۆی سروشتی وایە کاتێک کە بەنووسین شتێکت کرد زیاتر پێوی پابەند دەبێت و کاتیش پێ دەدات شێوازی پێڕۆکردنی خوێندنی ڕۆژانە لە ماڵەوە بزانین قوتابی سەرکەوتوەکان چۆن ڕێی کاتی ڕۆژانەیان کردو لە ماڵەوە باش یەکەم پێداچوونەوەی خێرا بۆ ئەوانانە بکە کە ئەمڕۆ خوێندوتە زۆر گرنگە کە ڕۆهاتی تۆ ماڵەوە لە قوتابخانە دوای ئەوەی نانت خوارد ئیسراحەتێکت کرد وەگەر توانیت پێش ئیسراحەت پێداچوونەوەیکی خێرا مەبەستماچی بۆ نمونە 6 جوانت خوێندووە هەر دوانەیەک بە 5 دقا پێداچوونەوەی کە بەس بزانە مامۆستا چی بۆ باس کردو بیر خۆتی بێنەوە ئەمە چی یارمەتی چیت دەدا ئەمە وا دەکات ئەم زانیاریانە دووبارە ئەبدێت بێتەوە لە مێشکت ساعتێک پێش ئێستا 2 ساعت پێش ئێستا کە خوێندوتە لە قوتابخانە ئەمڕۆ ئەبدێتی دەکەیەوە یعنی دوای 2 ساعت ئەبدێتی دەکەم ئەو ئەبدێتکردنەوە دەکات زانیاریەکە بوردە نزیک بێتەوە لەوەی کە بگاتە یادگەی هەمیشەی یەکێشتر لە خاڵەکان کلی لە وشە و نەخشەی زەهنی لەناو پۆل بۆ بابەتەکان بکە فێرە و شێوازە نوێیانەی خوێندن بە مامۆستا دڵنیامەوەی کە بەشداری خولی چالاکردنی مێشک و یادی مامۆستاواتی کردووە زۆر باش لەم بابەتانە تێدەگا من هەوڵ دەدەم ڕۆکردنەوەی بکەم لەسەرەوە یە قوتابیانەی کە زانیاریان لەسەرەوە بەڵام بەپێی کات ئینشاءڵڵا خۆت فێر بکە ڕێکەکانی ئەمڕۆ جێبەجێ بکە و بە هیچ شێوەیەک دوای مەخە بۆ بەیانی ئەمریکا لە خاڵە گرنگ و جەوارەکانی قوتابی سەرکەوتوەکانی پۆلی 12 باشە بەڕێزان یعنی بە هیچ شێوەیە کەوڵیان نەدا ئەو ئەرکەی کە ئەمڕۆیە بیخەنە بەیانی باش چاپ یاخشانەوەی بۆ ئەم بابەتە بکە کە بەیانی دەیخوێنی یعنی ئەگەر ئەوە تەطبیق بکەی باوەڕ بکە ئەگەر لەمە بپرسی بۆت بە دەرکەوتووە لە قوتابی یەک لە تایبەتمەندی هەرە بەهێزەکانی قوتابی پۆلی 12 کە زۆر پێی و بابەت بوونە چییە ئەزانی قوتابی سەرکەوتوەکان چیان کردو بۆ نمونە بەیانی ئەزانی مامۆستا باسی چ بابەتێک دەکات دێ بە 5 دقە بەس دەیخوێنێتەوە کە خوێندیەوە کە چووە ناو پۆل دەزانی مامۆستا باسی چیەکە چونکە پێشتر بەس سیرێکی سەرە بابەتەکەی کردو کاتە فایلێکی لە مێشی دروست کردو تایبەت بوو بابەتی مامۆستا باسی دەکات ڕێک
مێشک زانیاریەکی هەیە لەسەر مامۆستا باسی دەکات کە مامۆستاش باسی دەکات دەبێت 2000 پێداچوونەوە کە دێ لە ماڵەوەش پێداچوونەوەی سێمی بۆ دەکات ئەبێتە 3000 پێداچوونەوە کە ئەوەت کرد بەپێی ئەوانەی کە پسپۆرانەی کە لە بواری فێربوون کار دەکەن ئەڵێ بەس ئەم سێ تەکنیکە پێش مامۆستا لە کاتی مامۆستا لە دوای مامۆستا پێداچوونەوە 106 ئەو بابەتە لە مێشکت جێگیر دەکەی گەر دوای هەفتەیەک دوو هەفتەش ئەو تاقیکردنەوە بکەیت تۆ بە کەمترین ماندووبوون بابەتەکان بیر دێتەوە باشترین نمرەش دێنی یەکێکی لەوانە چێژ دروست بکەن لە خوێندن بیری خۆشت کۆ لە ئێستادا یەک لە شێشەکانی قوتابی پۆلی 12 زۆر بیریان لەلایەن ڕابردووە ڕابردووە بە تایبەت ئەوانەی کە ساڵی دووە میانە پۆلی 12 ئەگەر پارە ئەوهام کرد بە ئێستا ئەوها دەبووم ئەگەر ئەوهام کرد بە و بەشێکی تریش لە قوتابیانێکی ئەم ساڵ پۆلی 12 زیاتر خەیاڵیانە لای داهاتووە ئەگەر دەرەجەم نێنە ئەگەر ئەو نمرەیەم نێنە و قەلەقیان بە دروست دەکەن هەردووشیان هەر غەڵەتە تۆ بیرت لێ ئێستادا کۆ بکەیتەوە یەکێکتر لەو خاڵانێکەوە دەکات بیرت لێ ئێستادا کۆ بکەیەوە چێژ دروست بکە یعنی کە دەستت کرد بە خوێندنی بابەتی کیمیا بۆ نمونە ڕقت لە کیمیای نەبیکاری هەردە سێگەوێت تۆ سەرەتا خۆشەویستێک دروستکاری چەند کەیفم پێ دەبیکاری زۆر خۆشم دەوێت وەڵڵی هەند دڵم پێت خۆشە کە سەیرت دەکەم چکە تۆ دەبیتە هۆکارێک بۆی کە من ئەو ساڵ بەسەکەوتنێکی گەورەتر بگەنەوە یەک دوو جاراواشی لێ بکە باوەڕ کە هەر خودی ئەم بیرکردنەوەی احساست دەگۆڕێ وات لێ دەکا ڕقت لە دەرسەکەش بێت و حەزت لێ بێت نمونەمان زۆر لەسەرەوە زۆر جار مامۆستاوت باسی ڕژێنی ئەمیگدالا دەکاڵێ زۆر جار بەس بیرکردنەوە وا دەکام ڕژێنە دەربدا خۆی کا ئەو ڕژێنە دەریدا تۆ ئامادەی بۆ فێربوون چەند قوتابی هەیە ئەڵێ من پۆلی 12 ڕقم لە بابەتی بیرکاری دەبێتەوە بەس لەبەر ئەوی مامۆستایەکە ئەمەنە ڕوح سووکە منە شیرینەکە دێتە پۆلەوە یعنی بەدەست خۆمنی حەزم لە بابەتەکەیە و نمرەیەکی باش منەوە چەند قوتابی مانەیە لەبەر ئەوەی کە مامۆستایەکەی خۆش دەوێت ڕقی لە بابەتەکەش بێتەوە بەس لەبەر ئەوەی کە مامۆستایەکەی خۆش دەوێت کە زانکۆی تاوا کوردە چۆتە ئەو قسمە لەبەرەوەی کە مامۆستایەکەی خۆشویست بۆتە بەشێک لە کەسایەتی سیر بکەن خۆشەویستی چەند دەوردەدێنێ کاتە تۆ ژوا بکە تۆش ئیحساسی خۆش دروستکە بۆ بابەتەکە کات چەند جۆرە بە ئەمە پرسیار بێ لێیەوە هەوڵدەن لە خەیاڵی خۆتان جوابی بدەنەوەیان بنووسین کات چەند جۆرە یعنی کات بە جۆرەی عەقڵی هەر یەکێکمان لە ناو عەقڵی ئێمەدا کات دابەش دەبێت بۆ چەند بەش باشە ئەنیشتاین دەڵێت کات لە کەسێکەوە بۆ کەسێک دەگۆڕێت بۆ گورنەوە تۆزێک بە تەواوی نەنووسرا کات لە کەسێکەوە بۆ کەسێک دەگۆڕێت و گۆڕانی بەسەردادەی کات بۆ هەموو کەسێکمانەوەکو یەک نییە بە جۆرەی مێش کات لە بریکە لە ببوورە لە زمانی کوردیدا کات دابەش دەبێت بۆ سێ بەش ڕابردوو ئێستا داهاتوو خەڵکانێکمان هەیە بەس بیریان لە ڕابردوو خەڵکانێکمان هەیە لە ئێستادا دەژێن هەشمانە لە داهاتوو ڕابردوو داهاتووەکە بۆ پۆلی 12 باش نییە ینی بەردەوام لە ڕابردوو دابی لە داهاتوو دابی چونکە سێگۆشەیەکمانەیە پێ دەوترێت سێگۆشەی ژیان کە پێکاتوە لە فکر کات کردار فکرەکانت و کاتیان بۆ تەرخان دەکەیت و دوایەوە وەکو کردار لە ژیانەدا ڕنگ دەداتەوە فکر دەڵێت چیت فکر ئەڵێت فکر و بیرت لەلای هەر شتێک بێت ئایندەت بۆ وا دەبێت بۆ شێوازە دەبێت یعنی تۆ دایما فکرت لەلایەوە بێت کە تۆ سەرکەوتو نابی لە تاقیکردنەوەکان باش نی و تەرکیزت باش نییە و بەدڵنیاییەوە سەرکەوتوش نابی کەست بینیەوە بڵێ بەردەوام خەیاڵم دەڕوا تەرکیزم باش نێوشتم بیر دەچێتەوە قوتابێکی زیرێکیشم بەدڵنیاییەوە نەخی کاتە تۆ فکرت لەلای هەر شتێک بێ ئایندەت بۆ شێوازە دەبێت تۆ قوتابێکی کمیات بەدەستەوەیە بیکاریت بەدەستەوەی و بەتێبی خۆێنی بەیانی تاقیکردنەوە تێ و خەیاڵیشت لەلای ئەوەیە کە ئەو تاقیکرد ئەوە زۆر قورسە دەکەوی تاقیکردنەوەکە قورسە دەرناچی بیانی تاقیکردنەوەکە دەکەوی دەکەویت دەرناچیت کاتە فکر زۆر گرنگە فکرەکان کاتێکی بۆ تەرخان بکەین و بە کردداریش کاری لەسەر بکەین لە ئێستاشدا بێ ئیشکردنەکانەوە نمونە ساعاتێک دادنێ بۆ خوێندنی کیمیا و بە تەواوی کاتی خۆمی پێ دەدەم و لە ئێستاشدا دەبوو ئێستانی مەوەست چیانی دێر بە دێر لەسەری بڕۆ کاری لەسەر بووی تو دوایەوە سەرکەوتنێکی باش بەدەست زۆر گەرمە زۆر باش
بەڕێزان ئەگەر ئێستا گوێتان لێمانە ئەو پێنج خاڵە بەلامەوە زۆر زۆر گرینگە هەوڵدا قەڵەم وەرەقەت ئەگەر لەلایە کامیان ناگەم قەڵەم وەرەقەت لایە هەوڵدا بە قەڵەم وەرەقە بەشداریمان لەگەڵ بکە بۆەوەی کە بەکاری بێنی لە ژیانی ڕۆژانە دۆزینەوەی ئەو کاتێک کە مێشک زۆر چالاکەوە خاڵێکی گرینگە و زۆر لە توێژەران زۆر لە ئەو کەسانەی کە پزیشکن لە بواری مێشک و پرۆساقلەکان مێشک و دەمان بەتایبەت پێیان وایە کە مێشک هەموو کاتێک لەو پەڕی چالاشیدانە و بەویستی مرۆڤیش نییە مرۆڤ بڵێت دەبێت لەو کاتە مێشکم لەو پەڕی چالاشیدا بێت لەوەی هەندێک خواردن هەیە گۆڕانکاری بەسەردابێنێ بەڵام هەندێک کات هەیە مێشک لەو پەڕی چالاشیدایە ئەوە ڕێک خراوە ئەوەی کە گرینگە ئێمە هەوڵ دەدەین یارمەتی بدەین لەوەی کە ئەو کاتە بدۆزیتەوە کە مێشکت لەو پەڕی چالاشیدایە پرسیار یەکەم پرسیارێک دەکەم تۆ هەوڵدە وڵامی بدەوە باشە بەڕێزان لەسەر پەڕێ ئەگەر سوود لە کاژمێری زەنگدار وەرنەگری بەیانیان کەی لە خەو هەڵدەستی وەختەکەی بۆ بنووسە یعنی ئەگەر بەیانی هیچ کارێکت نەبێ و ئیسراحەتیت بۆەوەی کە بخەویت تۆش ساعاتەکە دانانییتەوە ئەتیۆ بخەوی یعنی و هەفتەیەک هیچ ئیشت نییە بێ بەرنامە بێکار هەموو شوێک کە خەوتی بەیانیان کەی لە خەو هەڵدەستی کاتەکەی بۆ بنووسە ساعت 9 ساعت 10 ساعت 11 کاتەکەیم بۆ بنووسە لای خۆت بنووسە ئیشمان بۆ کاتانە دەبێ بەڕێزان بۆ نمونە تۆ ساعتت لانیە و خەوت لێکەوتەوە بە مرتاحی بۆ دەشزانی بەیانی هیچ کارێکت نییە دوو بەیانی هیچ کارێکت نییە سێ بەیانی لە ماوەی ئەو هەفتە بە نزیکەی کەی لە خەو هەڵدەستی هەموو ڕۆژێک باشە پرسیاری دووەم وەزام تێگەیشتن یا کەس کێشەیە ئەگە کەس کێشەیە با مەسجێک بینوسێ بۆی کە سێری بکەم زۆر باش سێری مەسجەکانیش دەکەم باشە هەنێ لە قوتابیەکان نووسیوانە دەستخۆش یەک نووسیەتی کاژمێر 8 لە خەو هەڵدەستم یەک نووسیەتی 9 زۆر باش ئەگەر ئاوا بە دەقیقی بینوسن زۆر باش باشە پرسیاری دووەم ئەگەر بەیانی کارێکت نەبێ شەوانە تاکەی بە بێداری دەمێنیتەوە بەیانی هیچ کارێکت نییە دوو بەیانی هیچ کارێکت نییە سێ بەیانی هیچ کارێکت نییە و ئەچیتە سەر جێگاکەت بۆ ئەوی بخەویت ئیتر دەتەوێت بخەوی تاکەی خەوت لێ ناکەی ڕێک وەختەکەی بنووسە بۆ نمونە یەک نووسیوێتی لە 1 بۆ 2 ئەگە دیاری کراوتر بنووسی بۆ نمونە ڕێک یەک بنووسیان دوو باشترە باش ئەگەر بەیانی ئەزەکەی لیرە بێنن جوابیدەوە تەلەفۆنی بۆ کۆڵێەوە سیمیارەشی لە چی بە پێ دڵم باش ئەگەر بەیانی ئەو پرسیارەکەمان کرد باشە بەشێکیان بە یەک نووسیەتیەکی شەو زۆر باشە ئەو وڵامانە بنووسن دوای خۆتا سوودی لێبین باشە پرسیاری سێم کەی پێت خۆشە لە ڕۆژدا کتێب بخوێنیتەوەیان کارێکی تر بکەیت بۆ منە هیچ کارێکت نییە و تاوا بوویتە پۆلی 12 تاوا کردەوە ئەوا بدینە ئەتەوێت کتێب بخوێنیتەوە حەزت چۆتە خوێندنەوەی کتێب چ کاتێک کتێب دەخوێنیتەوە بۆ نمونە ئەگەر بینووسی باشترە لە سەعات ئەوەندە بۆ سەعات ئەوەندە ئەوە زۆر باشترە کتێبی دڵخوازی خۆت هەڵگرتووە دەبێت بیخوێنیتەوە بەردەوام ڕۆژانە چ کاتێک هەڵدەبژێریت بۆی بخوێنیتەوە یەک نووسیەتی بەرەبەری عەسران نا وەختەکەی بنووسە باشترە بۆ خۆت باشترە دوای لێت تێک دەچێت باش پرسیاری چوارەم دەڵێ کەی پێت خۆشە ئەو پرسیاری چوارەم عەفوەن وتمان دووەمم سێمم نەوتۆ دووبارە سێم دەڵێم ئەگەر دەرفەتت هەبوو بە درێژایی ڕۆژ کەی پشوو وەردەگریت یعنی لە 6 بەیانیە تا 6 ئێوارە ئەگەر دەرفەتت هەبوو بە ئارزوو خۆت وەختێک دیاریکەی بۆ ئەوەی کە سەرخەوێک بشتێنی جا پشوو لای تۆ چییە سەرخەو شکاندنە دابنیشیت تۆزێک ڕابکشیت ئیتر پاڵ بدەیتەوە لەسەر قەنەفەیەک گرنگەوەیە چ وەختێک هەڵدەبژێری بۆ نمونە ئەڵی سەعات ئەوەندە بۆ ئەوەندە وەختێکمان بۆ هەڵبژێرە زۆر گرنگە وەختە بە دیاریکراوی بینوسە زۆر باشتر
یەک نووسیەتی لەیەکی نیوەڕۆ تاوەکو چوارەی زۆر نییە 3 ساعت باشە پێم وایە زۆرە بە تایبەت بۆ پۆلی 12 تۆ ئەوەندە بخەوی شەوی 6 ساعت بخەوی ئیتر بە هیچ ڕناگریت باش باشە بەڕێزان پرسیاری کۆتایی پرسیاری پێنجەم ئەگەر لە ڕۆژدا یان لە شەودا کاتە دەبێت کاتێک هەڵدەبژێریت بۆ وەرزشکردن بۆ ئەوی بە پێ بڕۆیت بۆی چالاکیێک ئەنجام بدەیت باشە وەرزشکردن حەزەکەی وەرزش بکەی حەز دەکەی مەلەوانی بکەیت حەز دەکەی پیادە ڕۆیی بکەیت حەز دەکەی ڕەشاقە بکەیت چ وەختێک هەڵدەبژێریت بۆ ئەوەی ئەم کارە بکەیت باش باشە باش دەستخۆش بەڕێزان پرسیاری یەکەم باشە بەشێک لە برادران یەکسەر بە مەسز لەگەڵمان بەشدار با من بێم سوود لە کاژمێری زەنگدار وەرنەگری بەیانیان کەی لە خەو هەڵدەستین ئەگەر ساعت 6 بەیانی تابی هەبوو توێتی مامەستا من یەکسەر 6 بەیانی بەخەبەر دێم بەبێ ئەوەی هەبوو گوتێتی مامەستا ئەگەر ساعت 7 ساعت دابنێم و 6 بەخەبەر دێم ئەگەر 6 هەڵبستی 7 هەڵبستی 8 هەڵبستیت ئەوە نیشانەی ئەوەیە کە وزەی تۆ بەیانیانە چالاکی تۆ لە بەیانیانە وی گرینگە بەیانیان بخوێنیت و ئەگەر بەیانی کارێکت نەبێت شەوان تاکەی بە بێداری دەبێنیتەوە ئەگەر تۆ تا 2 شەو خەوت لێ نەکەوت 3 خەوت لێ نەکەوت هەستت کرد ینی سروشتی تۆ وایە خەوت لێ ناکەی لەو کاتە حەزت لێ بەخەبەر بێ ئەوە نیشانەی ئەوەی کە تۆ توانای وەرگرتن لە شەوان باشترە من ناڵێم هەتا 3 بخوێن بەڵام تۆ توانیت لە ساعت 8 دەست پێ بکەیت تا ساعت 12 تا 11 بخوێنیت باشترە لەوەی کە بە قسەی کەسێک بکەی 6 بەیانی هەڵبستیت و چەند جاریش تاقیت کردو تۆ کە 6 بەیانی هەڵبستیت مێشکت وەرناگرێت کاتە تۆ چالاکی مێشی خۆت بدۆزە ئایا بە شەو وەردەگری یان بە ڕۆژ وەردەگری ئەگەر هەستت کرد چەند جار ئەو پێنج پرسیارە تەجروبەت کرد کە لە شەو باشتری تۆ لە شەو بخوێنە پێویست ناکە بە قسەی کەسێک دەردۆلی خوێنی خۆت بکۆڕی مامۆستایەک دەردۆلی بۆ دانایی بگوێری عاقلی خۆی ناکرێت باشە ئەگەر دەرفەتت هەبوو بە درێژایی ڕۆژکەی پشوو وەردەگریت ئەو کاتێک کە دیاریت کردو بۆ پشوو ئیسراحەت تکایە لەو کاتەدا مەخوێنە مێشکت وەرناگرێت مێشکت وەرناگرێت ئەو کاتە کاتی ئیسراحەتە مێشک لەو پەڕی لاوازی دایە ئەگەر خوێندیشت هەر ناچار بوو بخوێنی بابەتێکی ئاسان بخوێنە زۆر ئاسان باشە بەڕێزان ئەدی بابەتە قورسەکان بابەتە گرنگەکان ئەوانەی کە قورست تێگەیشتێکی باشی پێویستە کەی بخوێن پرسیاری چوارەم دەڵێ کەی پێت خۆشە لە ڕۆژدا کتێب بخوێنیتەوە یان کارێکی تر بکەیت کتێب خوێندنەوە چی پێویستە چالاکی پێویستە و ئامادەی مێشی پێویستە کەواتە تۆ لەو کاتەدا چالاکی مێشکت بەرزە ئەو کاتە تەرخانکە بۆ خوێندنی بابەتە گرنگەکان مێشکت وەردەگرین باوەڕ بکەن کار لەسەر ئەو بکەن یعنی دەستکەوتی خوێندن تا 2 بۆ 3 هێندە زیاد دەبێت یعنی ئەو بکەنە بەشێک لە بەرنامەی ژیانتان لەو نۆمانگەدا لە مانگی یەکەم تۆزێ قورس هاتا ڕادێ لەگەڵی بەڵام دوای سیر دەکەیت توانای فێربوونت فەرق دەکات تەرکیزت باشە تێگەیشتنت باشە خاڵی ئاخری زۆر گرنگە چ کاتێک حەزت لە وەرزشە لە پیادە ڕۆییە ای باشە وەرزش پێویستی بە چییە پێویستی بە وزەیە ئەدی ڕاکردن و ڕۆیشتن پێویستی بە چی بە وزە ئێو کاتە تەرخانکە بۆ خوێندن مێشک زۆر بە باشی وەردەگرێت تەجروبەی بکە 21 ڕۆژ تەجروبەی کە 2 هەفتە تەجروبەی کەسەی دەکەین بەڵێ ڕێک وایە زۆر باش ئەمە بۆ قوتابیانەی کە بە تایبەت لەگەڵیاندا دەنیشتنیانی بەس ئەو پێنج پرسیارە گەورەترین گۆڕانکاری جەوهەری لەسەر ژیانی دروست دەکات دوای 2 هەفتە پرسیاریان لێ دەکەم دەڵێ مامۆستا من بەکاری بێناوە زۆر شت گۆڕاوە ئێستا واخوازم ێش بەکاری بێنن بۆ لە کتێبەکەشدا هەیە هەموو پرسیارانی بە وردەکاری تێدایە و یارمەتی دەدات چۆن پرسیار دەستنیشان بکەی باش دێنە سەر یاسا جیهانیەکانی بەڕێوەبردنی کات یاسا جیهانیەکان چیە پارکینسۆن یەکەم یاسایە هەوڵ دەدەم ئەگەر توانیم هەمووی باس بکەم ئەگەر نادانێکیان باس دەکەم ئەوانی تر لە کتێبەکەدا هەیە توانیت بچکات بابەتی زۆر گرنگتر هەیە بەڕاستی باس بکەین پارکینسۆن چیە واتە چەند بارە بوونەوەی کات بام پرسیارێک لە تۆ بکەم ئایا قەتە بووە هیچ کاتێکە بووە کاتێکی دیاریکراوە بۆ کارێک دابنیت بەڵام 2 هێندەی خۆی کات بڕێت بە مەسج بەشدار بە ڕێزان
بۆ نمونە دەڵێیت من 2 کاتژمێر تاقیکردنەوەی کیمیا دەخوێنم سیر دەکەیت 4 کاتژمێری کات بردووە یان دەڵێ من 1 کاتژمێر دەچم بۆ ڕەشاقە بەڵام 2 کاتژمێری کات بردووە ئەڵێ ئەچم بۆ بازار 2 کاتژمێر لە بازار دەبم 4 کاتژمێری کات بردووە یەک لە برادران نووسیەتی بەڵێ زۆربەی کاتەوە بووە و کێشەم بۆ دروست بووە بەگشتی زۆر بەمانە و کێشەمانەیە سیر دەکەی دەڵێ من 1 کاتژمێر تاقیکردنەوەیکی بیستی دەخوێنم 2 کاتژمێری کات با بزانینەوە کێشەیە بۆ ڕوودەدات و چۆنی چارەسەر دەکرێت پارکینسۆن واتە چەندبارە بوونەوەی کات کاتژمێرێکت داناوە بۆ خوێندنی بابەتێک 2 هێندە کات دەبات نیو کاتژمێرت داناوە بۆ خوێندن یان بۆ سۆشیال میدیا سیر دەکەی 2 هێندە کات دەبات ئەم کێشەیە چۆن چارەسەر دەکرێت ئێمە پێویستە بە بەردەوامی لە کەمینی کاتەکاندا بین تۆ کاتێکت داناوە بۆ ئەوەی کە کیمیا بخوێنیت نابێت بیر لە شتی تر بکەیتەوە دەبێت خۆت پرۆگرام بکەیت بە وریایی بخوێنیت و نابێت ئەو کاتە بدەیت بە شتێکی تر زۆرجار بۆ قوتابیانی کە لەگەڵیان دەبم ئەڵێم کاتێک کە بابەتێک دەخوێنیت مێشکت ڕابێنە کە کاتژمێری بۆ دانێەوە یان ئەو شتێک کە ئاودیوی دەکەی نازانم چی پێڵێن وردە زیخە دێتە خوارەوە هەیە کاتژمێرێکە دای بنێ بەڵام با بەردەوام لەبەر چاوت نەبێت بۆی تەرکیزت نەبا بەڵام پرۆگرامت کالەوەی کە دەبێت ئەو دەرسێت لە ماوەی سەعاتێک بخوێن باوەڕ بکەن جاری یەکەم لەوەی وا بە سەعات یەکتەوا بێ بەڵام جارێکی تر بۆ تاقیکردنەوەیشی تر بە سەعاتێک و 10 دقیقە سەعاتێک وای لێ دێت تۆ فێر دەبین زانیوە چی یارمەتێکت دەدا ئەمەوات لێ دەکات دوایی لە ناو چل ڕۆژەکە ئەگەر ئەوەت کرد سنوورت بۆ خۆت دانا بۆ خوێندن 5 ڕۆژ دادنێ بۆ زیندەزانی ڕێک لە 5 ڕۆژەکە تەواوی دەکەی بەڵام ئەگەر ئەوەت دانانا تۆ 5 دانا 7 ڕۆژ کاتە 8 ڕۆژ تەواوی دەکەی ئەو کاتێک کێشەت بۆ دروست دەبێت زۆربەی و کێشانە چارەسەر دەکا و یاسایە با من دوڕوونکردنەوەی زیاتر تا دەبێت لەسەر یاسایە تۆڕی جاڵجاڵۆکە هەیە ئەگەر سلایدەکەمان بۆ بگۆڕێ سارە زۆر باش تۆڕی جاڵجاڵۆکەمان بینیومانەوە نیە جاڵجاڵۆکە تەبیعەتێکی هەیە بۆ نمونە ئەوە تۆڕی جاڵجاڵۆکەکەیە ئاوا تۆ بە پەنجە ئاوا دەکەی جاڵجاڵۆکەکە ئاوا دێ سیر دەکا بزانێ نێچیری پێ بۆ سیر دەکەی چی پێوە نییە دەگەڕێتەوە جێگای خۆی تۆ جارێکی تر ئاوا دەکەی دیسانێکی تر ئاوا دەکە سیر دەکا هیچ نێچیرێکی پێوە نییە ئەی جاری سێم ئەگەر ئاواکە جاری سێم چیەکە با پرسیار بێ لە تۆ جاری سێم ئاوا دەکەی جاڵجاڵۆکەکە چییە نایە زانی بۆ نایە بۆ زانی نێچیرێکی پێوە نەبوو مێشکیش بە هەمان شێوەیە ئەگەر تۆ کاتت بۆ بەکارهێنا یەکەم جار 2 هێندەی خۆی کات دەبا بەڵام کە سنووردارت کرد جاری یەکەم جاری دووەم جاری سێم ڕادێ ڕێک لە سەعاتێک تەواوی دەکات ئەزانی مۆزوعی ئەوە چیە کە 2 سەعات کات دەبێت چونکە سنوورێکت بۆ دانە ناوە خەیاڵت دەڕوە بۆ شتێکی تر بۆ لای خواردنێک بۆ لای شتێک بۆ لای برادێک بەڵام کە کاتت بۆ دانا ئەو کاتەی مێشک سەرقاڵ دەبێ بۆ شتێکە لە بەردەستی دایە بیر لە ڕابردوو ناکاتەوە بیر لە داهاتوش ناکاتەوە دەزانێت کە کاتەکەی کەم زۆر گرنگە سنوور بۆ خۆت داڕێ بۆی کات بۆ خۆت پاشەکەوت بکەی قوتابی بمانەیە زۆر دەخوێنێ ها بەڵام بەقەدەر 5 ساعت دەخوێنێ بەڵام بەقەدەر قوتابێک دەستکەوتی نییە کە 2 کاتژمێر دەخوێنێ با پێتان بڵێم هەم قوتابێکی پۆلی 12 خاوەنی 24 کاتژمێرە لە شەو ڕۆژێکدا بەڵام هەیە پرۆگرامی مێشکی بە باشی کردووە و کاتەکانی خۆی بە باشی ڕێخستووە بۆی دەگاتە دەستکەوتی و بەرهەمێکی باش تۆش پێویستە وا بکەیت ئەگەر توانیمان لە کەمینی کات دابین چی ڕوودەدات ئەوەی کە گرنگە مێشکت پرۆگرام دەبێت هەموو شتێک بە گوێرەی بیرکردنەوە و بەڕێزبەندی دەڕوات کەوت دەخوێنم ئیتر دەخوێنی کەوتت تەواوی دەکەم ئیتر لەو کاتە تەواوی دەکەیت کە دادناوە یعنی ڕێک پرۆگرامکردنی مێشک باوەڕکردن یەک لە سەرکەوتنی کەسە بلیمەتەکانی دنیا زانایەکان ئەوەی کە مێشکیان پرۆگرام کرد سیر دەکەی باسی یەک لە زانایەکان دەکاڵێ دەوری خۆی کەم مەغۆڵەکان وڵاتێکیان داگیر کردووە لە زانایەکان کە بەلایەنەوە زۆر گرنگ بۆ دەستیان پێ بگەم ئیتر لە شوێنێکە یاسایەکی بیکاری حەل کردووە ئەڵێ چەند جار پێ ئەڵێ من سەربازی مەغۆڵیەکانم هاتوومە هەستەوە سەر پێ ئیتر دەدار جوابی ناداتەوە جوابی نادات دوایەوە شپشێرێک ئەدات لە ملی و ملیە پەڕێنی دەڵێن دوای بۆیان دەرکەوتو کە ئەو پیاوانە بە قوڵی چۆتە ناو ئیشەکەی ئەگەر لە دەوروبەری خۆی نەماوە ئەوەنە بە قوڵی لە ناو ئیشەکەی دابووە ئێمە زۆر گرنگە ئەبێ مادەم تۆ پۆلی 12
هەستێکی زۆر خۆش بۆ خۆت دروست بکەیت بەردەوام لە خەیاڵی خوێندن دابی کە خوێندت هەموو بیر و هۆشت لەسەر بابەتەکە زۆر باش کاتە پرۆگرامکردنی مێژک یەکێکە لە کارە هەرە گرنگەکان کە دەتگەێنێت بە سەرکەوتنێکی باش پرۆگرامکردنی مێشک باشترین خاڵی چییە ئەوەیە کە تۆ ئەگەر 20,000 خەیاڵت ڕۆی ئێستا فێر ببیت 10,000 خەیاڵت بڕوە 5,000 خەیاڵت بڕوە 3,000 خەیاڵت بڕوە لە کاتژمێرێکدا ئەگەر ئەوەت کرد تۆ دەستکەوتی کاتژمێرت زیاد دەبێت باشە بەڕێزان یاسای 15 خولەکی بە کورتی ئاماژەی پێدەدەم بەڵام لە کتێبەکەدا زۆر زۆر بە کوردی فێرت دەکە 15 خولەکی چییە یەکێکە لە یاسای یابانیەکان کە کاریان لەسەر کردو و ئەم یاسایە بەم شێوازە ئێمە دەتوانین لە 15 خولەکدا چی بکەین با پرسیار بکەین دەتوانین ڕۆژانە گەر 15 خولەک بە بەرنامەیش پێ چی بکەین لانێک کەسم پرسیوەڵێ ئەتوانم تەلەفۆنێ بۆ برادێک یەکێشترەڵێ وڵی تر شەربەتێ بخۆم یەکی ترەڵێ ئەتوانم جوابی مەسجێک بدەم یەکی ترەڵێ من ئەتوانم بەس قیتانی پێڵاوەکەم بۆ بەست دەمو چاوم شۆمیان دەموگیانە بش ئەوانە ڕاست با بزانین ئەم یاسایەتی گۆڕانکاریی بەسەر خەڵکی یاباندایەناوە ئەڵێ گەورەترین گۆڕانکاری بەسەر خەڵکی یاباندایەناوە یابانیەکان ڕۆژانە 5 خولەک 15 خولەک ببوورن ینی هەموو بە بەرنمەیە کە قاموسێک لە گیرفانی دایە و ڕۆژانە 15 خولەک لە قاموسەکەی چەند شێک لە بەردەگە ڕۆژانە ئەگەر 5 لە بەرک لە ماوەی چەند ساڵێکی کە فێری زمانێک دەبێت هەموو یابانێک ئێستا زمانی ئینگلیزی دەزانێت لە ڕێگای یاسایە ئەوان تەنها یە قسەکەن ئەگەر ڕۆژانە فێر ببیت 15 خولەک ئەگەر تۆ توانای وەرزشکردن ئەگەر تۆزێک خێراتر بڕۆی لە ڕۆشتنی ئاسایی 15 خولەک باشترە لەوەی کە هەفتەی ڕۆژێک یان 2 ڕۆژ بچیتە ڕەشاق ئەگەر تۆ ئەو بوو ئەسیلەکانی وەزاری بەکاربێنی لە ناو کتابەکەش ئاماژەم پێداوە کە چۆن بەکاری دێنیت ئەتوانی لەو 9 مانگەدا هەموو ئەسیلەکانی وەزاری پێداچوونەوە بکەیت تۆگەر بتوانی ئەسیلەکانی وەزاری پێداچوونەوە بکەیت پرسیارەکانی وەزاری پێداچوونەوە بکەیت یەک لە کێشەکانی قوتابی پۆلی 12کە بۆی دروست دەبێت ئەوەیە لە پرسیار تێناگە 20 دەرەجەی قوتابی پۆلی 12 لەبەر ئەوە لێ دەڕوە کە لە پرسیاری وەزاری تێناگە ئەگەر لە ڕێگەی ئەم یاسا 15 خولەکێت تۆ پێداچوونەوەی هەموو پرسیارەکانی وەزاری تر کاتێک زۆر بێمنەت لە پرسیار تێدەگەی بەس ڕۆژانە 15 خولەک بۆ ئەم بابەتەدا کۆمەڵێک بابەتی ترێ ئاماژەم پێداوە کە تۆ توانین لە ڕێگەی یاساوە بەکاربێنیت ئەو کتێبەکەی بەڕێزان کۆمەڵشتی زۆر زۆر باشی تێدایە تەنها 70-80 پەڕێکە تۆ توانی ئەگە پۆلی 12 دەڵی کاتم نییە و نازانم چی توانی یەک ڕۆژدا هەمووی بخوێنیت هەموو وردەکاریانەی تێدایە لەسەر ڕێخستنی کات لەسەر دانانی ئامان لەسەر چ دەرسێک پێشتر دەرسێک بخوێنی چۆن بخوێنی و ئەگەر خەیاڵت دەڕوا چۆن وا بکەی لە ڕێگەی ڕایانانەوە خەیاڵت نەڕوا لە پۆلی 12 زۆر بەوردی داماڕشتووە من ئەوەندەی بزانم ینی 6 کارتۆنم هەبوو لە ماڵەوە تەنها یەک کارتۆنم ماوە لە ماڵەوە هیچ نەماوە هەموو لە کتێبخانەکانم بۆ نمونە لە سلێمانی لە چەند چاپخانەیەک دامانەوە لە هەندێک شوێن دامانەوە ئیتر ئەگەر ویستانی ئینشاڵڵا دوای زانیاریتان پێدەم لەکوێ دەست دەکەین با بزانین دەروونزانەکان دەڵێن لە بواری بەرنامە ڕێژی هەر کەسێک ڕۆژانە ساعاتێک بە بەرنامە کار بکات کاتی ئەوەندە زۆر دەبێت سەری دەسوڕبێت یعنی بە بەرنامە و بەستە بچیە تۆ ئەگەر یاسای 15 خولەکی بۆ هیچ شتێک بەکاردێنە بەس شەوانە پێش خەوتن بەس ئەوە دووسی کە بەیانی چی دەکەی و چی ناکەی بۆ نمونە بەیانی ئەو دەرسە دەخوێنم ئەوە دەکەم ئەو دەکەم ئەو دەکەم لەسەر مێزەکەت بەجێ کە شەو خەوت لێکەوت مێشک کار لەسەرەوە دەکات مێشک کار لەسەر ئەو شتە دەکات کە نیم کاژمێر بەر لە خەوتن تۆ بیرت لێ کردوت بەیانی بەدەست خۆت نیەکەڵ دەست یەکەم کارت دەکەی دوم کارت دەکەی سێم کارت دەکەی هەر ئەو وا دەکات دەستکەوتی ڕۆژانە چەندێدە زیاد ئەو کۆمەڵی خاڵی ترێ بەڵام من ناتوانم ئاماژەی پێ بم لەبەرەوەی کاتکەمە ئەو سوودەکانی یاسا ئەم یاسایە چی بوو قوتابیان بەڵام لە کتابەکەدا هێشە یاسای پارتۆشمانە یاسای 80 پێدەوترێت چۆن ئێمە بتوانین بە 120 کارەکانمان 180 دەستکەوتمانە بێ بۆ توێژینەوەیەکە کراوە لەسەر ئیتالیەکان بۆ نمونە بۆ داهاتی 120 داهاتی 180 خەڵک بەدەست 120 خەڵکەوە ینی توێژینەوە کراوە لەسەرەوە بۆ ئەگەر ئەو 120 خەڵک لە ئیتالیا دەربێنی 180 برسی دەبن بۆیان دەکەوتووە کە ئەمە بۆ زۆر شت ڕاستە ئەمە بۆ خوێندنیش ڕاستە قوتابی هەیە
بە سەدا 20 کاتەکانی ئەتوانێت دەستکەوتی 24 کاتژمێری قوتابێکیە بێ کە دەخوێنێت چۆن و یاسایە زۆر زۆر بە جوانی ئاماژەمان پێداوە کە چۆن بخوێنی چۆن بتوانین لە ڕێگەم یاسایەوە سوود وەگری بۆی کە کاتەکان خۆزیتەوە دەستکەوتێکی باشتر. ئەگەر پێتان باشە من پێم باشە ئیسراحەتێ بکەین ست سارا من ئیسراحەتێکم پێ باشە ئەوە 5 دقەی یان 10 دقەی دوایەوە دەست پێ بکەینەوە پێت چۆنە؟ باشە مامۆستاگیان 5 دقەی تر ئینشاڵڵا دەست پێ بکەین. دەست باش بەڕێزان دەست پێ بکەینەوە. بەڵێ مامۆستاگیان دەست پێ بکەوە. زۆر باشە. بەشی دووەم باسی تەرکیز دەکەین بزانین ئێمە چۆن تەرکیزمان باشتر بکەین بۆ بەشی سێمی کتێبەکەشەوە و زانیاریش من نارد لەسەر کتێبەکە وەرزە هەر لە گروپەکە دامە لە شوێنانێکە دەست دەکەوێت. تەرکیز چییە؟ ئەوەکو پرسیارێک بریتە لە کەمکردنەوەی هۆکارەکانی بیربڵاویان بریتە لە وردبوونەوەی ڕێژەی ئەوەی کە گرینگە زاکان فیل دەڵێ ئەگەر لە من بپرسیت فێرخوازێکیان خوێنکارێک زیرەکتر لە فێرخوازێکی تر ئەڵێ من ئەڵێمە و فێرخوازە زیرەکە بە ڕێژەیەک زیرەکتر لە کەسیشتر کە تەرکیزی باشتر بی بە ڕێژێک لە قوتابێکی تر. یعنی دوو قوتابیمانەیە لە یەک خێزان لەدایک بوون هەردووچیان دوانن ئەویان کاتژمێرێک دەخوێنێ ئەوشیان کاتژمێرێک هەردووشیان پۆلی 12شن بەڵام ئەویان 20 لە 20 دێنێ ئەویان 15 پێنە. ئەوە لە کاتی خوێندندا 106 تەرکیزی لەسەر بابەتەکە بۆ ئەویان 140 کەواتە ئەو بە گوێرەی ئەو 106 دەرەجە دێن ئەوشیان بە گوێرەی 140 دەرەجە دێن. کەواتە گرنگە ئێمە ئەوە بزانین کە سەرکەوتنمان بە ئەندازی و تەرکیزیە کە دوورسی دەکەین لە کاتی خوێندنی ڕۆژانە. ئێمە ڕۆژانە خەیاڵمان دەڕۆ لە کاتی خوێندنی بابەتەکان بۆ نمونە تۆ بابەتێک دەخوێنی 20 جار 30 جار خەیاڵت دەڕوە. ئێمە چۆن هەوڵ بدەین بیربڵاوی نێڕێت چۆن هەوڵ بدەین کاتێک کە خەیاڵمان دەڕوە ئەوە کەم بکەینەوە لە کاتی خوێندندا. بەدڵنیاوە لە ڕێگای ڕاهێنانەوە دەتوانین خەیاڵ ڕۆیشتن کەم بکەینەوە. ڕاهێنانێکی زۆر جار مامۆستاوە داماژەی پێ دەدایمە زۆر پێکاریگەرم زۆر پێشم جوانە. ئەویش ئەوەیە کە ژماردنی ژمارە بە پێچەوانە ڕۆژانە کە کاتتە بۆ ڕاهێنانە بکە لە 100ەوە وەرە خوارەوە دوایەوە 22 بۆ نمونە 1996 94 ئێتر دوایەوە 197 94 91 88 ئەمە یارمەتی دەدا بۆی کە کۆبیری زیاد بکەین بۆ بەکارهێنانی کاتژمێر باسم کرد کە تۆ تاقیکردنەوەی کیمیا دەخوێنی تۆ هەوڵ بدە کاتژمێر بەکاربێنە بۆ نمونە لە کاتژمێرێکدا تەواوی دەکەم لە دوو کاتژمێردا تەواوی دەکەم. یەکیشتر لە ڕاهێنانەکان زۆر زۆر گرنگە ئەوژەوەی هەناسەد ڕابگری سیەکانت پڕ هەوا بکەیت و بڕۆیت بە پێ بڕۆ بزانە چەند هەنگاو دەتوانێت بڕیت بۆ نمونە یەکەم جار 40 هەنگاو دەبڕیت دوایەوە میکە 50 هەنگاو 60 هەنگاو 70 هەنگاو کێکێکە لە ڕاهێنانە هەرە بەهێزەکان هەم بۆ ئەوەی کە ئۆکسزیینێکی زۆر ینی لەناو جستتدا ئاڵگۆڕ بکەیت هەمیش هەموو خەیاڵت لەسەرەوە دەبێت 2 هەنگاو 3 هەنگاو زیاتر ببڕیت. سوودەکانی زیادبوونی تەرکیز لە کاتی خوێندن بۆ چێگیری یەکەم گەڕانەوەی کات تۆگە تەرکیزت باشتر بێ کاتت بۆ دەگەڕێت کەشتر لە خاڵەکان زیادکردنی تێگەیشتن بۆ تامەزرۆی پاڵنەر بۆ خوێندنەوە تۆ کە کاتت بۆ گەڕایەوە تۆ حەزت بۆ خوێندن دەبێت هەماندوو نەبوون کوا تۆ 4 کاتژمێر بخوێنی کوا تۆ 2 کاتژمێر بخوێنی. ئێمە لە خێرا خوێندنەوەش زۆر بە وردی کار لەسەر تەرکیزکردن دەکەین سەرەتا بەکارهێنانی پەنجە دوای ئەوە قوتابی فێر دەکەین کۆمەڵی ڕاهێنان بکە و دوای ئەو شەکان بیر خۆی بێنێتەوە لە دقەیەکدا بخوێن و دوای ئەو شەکان بیر خۆت بێنەوە دوایەوە ئەو وشانەی بە پیتی هەبوون چەند وشت بیرکەوتۆ گڵێەوە ئەو زۆر گرنگە بەلای ئێمە و کاریش لەسەر دەکەین. گرفتەکانی بەردەما لە کاتی
خوێندن چی یەکەم تێنە گەیشتن کاتێککە بابەتێک دەخوێنین تێناگەین بۆ بیربڵاوی نەبوونی تەرکیز ماندووبوونی چاو و جەستە درەنگ تەواوکردنی ئەرکەکان و بەفیڕۆدانی کاتی زۆر بێزاربوون لە کاتی خوێندن لە بیر چوونەوە و هەڵبژاردننی بابەتی قورس ینی بە بابەتی قورس دەست دەکەی بە خوێندنەوە کارە ساتە بەتایبەت لە سەر ڕۆژەکەدا تو یەکسەر بابەتێکی قورس دەست پێ مەکە بۆ خوێندن هەوڵدە بە ئاسانترین دەست پێ بکەوەکو باسمان کرد و لە کاتی وڵامدان و پرسیارەکانی وەزاری بە پرسیاری قورس وەڵام مەدەوە تۆ هەوڵ دە پرسیارەکان دیاری کە ئاسان مامناوەند قورس ئاسانەکان جواب دەوە دوای و مامناوەندەکان دوایەوە قورسەکانەوە زۆر زۆر گرینگە ئەوە پیاوێکمان هەیە بە ناوی دکتۆر یوتا کاوەشیما یابانیە کاری لەسەر پرۆساقلەکان کردوواڵێ مێشە کاتێک کە بە پرسیاری ئاسان دەست پێ دەکەیت و بە ناوەند و بە قورس کۆتایی پێدێنیت باشترین شێوازە بۆی کە هەوڵ بدەیت وا لە مێشکت بکەیت کە زانیاریەکانت بێنێتەوە پیاوە خاوەنی خەڵاتی نۆبڵی هیوادارم ئەگەر ویستان زانیاری زیاتر لەسەر پیدا بکەن لە یوتیوب بگەڕێن و یان لە گۆگڵ زانیاری باشتر لەسەر ڕاز دەکەن باش لەوەی پرسیار بکەی ئەو خاڵێتتر باسمان کرد ماندووبوونی چاو جەستە چاویش ماندوو دەبێت لە کاتی خوێندن بۆ نمونە ئەو گڵۆپەی کە بەکاری دێنی لە کاتی خوێندن ئەگەر سپی بێ سەدا تەرکیزت دەبا سەدا دەتوانێت چاوت ماندوو دەکات بۆ خوێندنەوە بۆ تێگەیشتن هەوڵ دە و گڵۆپانە بەکاربێنێت کە لە ڕەنگی سروشتی خۆرەوە نزیکن بۆ نمونە زەرد باشترە لە گڵۆپی زەرد باشترە لە گڵۆپی سپی هەوکات ئەگەر لە دیار مۆم بخوێنیەوە هەر زۆر باشترە ئەوانە کاریگەریان هەیە خواردنی قورس خواردنی ئەوانەی خواردنانی کە شەکریان تێدایە ئەوانە هەمووی جەستت ماندوو دەکەن و من دەرسێکمێ ڕێک ئەو بۆ قوتابی دادەنم کە چۆن جەستەی خۆی تەندروست کار لە ماوەی ئەو ساڵە چکە پێویستت بۆ هەیە کە تۆ خواردنێکی تەندروست بخۆیت لە ڕۆژانە باشە بگۆرنەوە گرفتێکی بۆ دروست بە چاچکەم باش بەهەڵمبوونی زانیاری ئایا زانیاریەکان بەهەڵم دەبن ئایا مە زۆر جار هەنێک ئەو لەسەر ئاوی گەرم دادەن لەسەر ئاگرێک دادنی سێر دەکەین بە تێپەبوونی کات کە بیرمان چۆتەوە ئاوەکەمی بەهەڵم بوو بە هەمان شێوە بەشێک لە زانیاریەکانیش بەهەڵم دەبن ئەو کێشەیە بۆ ڕوودەدا بۆچی زانیاریەکان وەکو ئاو تووشی بەهەڵم بوون دەبن و بیرمان دەچێتەوە یعنی ئەو ڕۆتاقیکردنەوەکمان کردو 24 کاتژمێر لێمان بپرسن 106 بۆ 180 من بیرچۆتەوە هێرمانی بنە هاوزێکێکە لەو کەسانی کە توێژنەوە لەسەرم بابەتە کردوڵێ بەسەرەوەی کە بۆچی قوتابی لە دوای ئەوەی کە ئەو بابەتانی خوێندوە بیری دەچێتەوە ئەو بۆچی لە بیرچوونەوە ڕوودەدا زۆر جار ئێمە کاتێک کە پێویستمان بە زانیاریەک هەیە کە پێشتر خوێندومانە دەڵێن بیرمان چۆتەوە یان بیرمان نایەتەوە بەس وشەی سەرەتان بیر بێتەوە ئەوانی ترم بیر دێتەوە نەخێر ئەمە ڕاست نییە بەس تەنها لەو کاتەدا ئێمە توانای ئەوەمان نییە کە ئەو زانیاریە بیر خۆمان بینینەوە ینی مێشک بەباشی ئەو زانیاری بەباشی نەتگەیاندەوە بەیادگە و بەباشیش ناتوانانی بیر خۆتی بینیتەوە ئەو پرۆسەیە بەباشی ئەنجام بدەیت زۆر بە ئاسانی بۆ نمونە تۆ بتوانین زانیاریەکە بگەینیتە مێشک و بە شێوە دروستەکەی و بە شێوە دروستەکەش بتوانی فێر ببیت چەند جار لە ڕێگای تەکنیکە جا لە ڕێگای استراتیژیەکەەوە لە ڕێگای و شێوازی کە دروستە تۆ بە باشترین شێوە بگەینیت بەیادگە و باشترین شێوە بیر خۆتی بینیتەوە هەنگاوەکانی زیادبوون تێگەیشتن بزانین چییە یەکەم ئامانجی خوێندنەوە دڕۆم بێ بۆچی دەخوێنیت ئەو خاڵیان دیار نییە ببورن تەرکیزت بەهێز بکە چونکە ئەوەی لەسەرە ببوورە یەکەشتر لە خاڵەکان بەڕێزان کورتکردنەوە و هۆکارە بۆ تێگەیشتن بەکارهێنانی ئاماژە پەنجە بەکاربێنن لە کاتی خوێندن چونکە کە پەنجەت بەکارهێنا چاو شوێنی دەکەوێت چاو حەزی لێیە زۆر جارە دەرووناسان ئەڵێن کاتێک کە خوێن هەوڵدا ڕوود لە دیوارێک بێ چونکە شتی ترت لێ دیار بێت چاو مەشغوڵت دەکات بە هەمان شێوە بەکارهێنانی پەنجە ژوات لێ دەکات کە چاوت لەسەر دێڕەکان بێ هەر ئەو شتانە ببینیت کە پێویستە وەربگریت وەرگرتنی پشوویەکەشی تر لە خاڵەکان بۆ زیادبوونی تێگەیشتن کە پشوت وەرگرت سیرکەم بۆ دەرس چل خولەکە و دوایەوە 5 خولەک پشوو وەردەگریت دیسانت کە سەر خولەکی تر دەست پێ دەکات ئەمە خۆ لە خۆدانەندراوە بەشێک لەو کەسانی کە پسپۆڕن لە بواری پەروەردا پێیان وایە کە چل بۆ 50 خولەک مێشک وەردەگرێت دوایەوە پشوێک وەربگریت ئەتوانیت 50 خولەشی تر مێشک وەربگرێت بۆ شازە بخوێنی زۆر باش لە بەشی ئاسانەوە دەست پێ بکە زۆر گرنگە
هەوڵ مەدە بە بەشی قورس دەرس پێ بکەیت کاتێککە بابەتێکی خوێن سەرەتا ئاسانەکان بخوێنە دوایەوە قورسەکە بۆ ئامادەکردنی پێداویستەکان پێش خوێندن ئەو زۆر گرنگە ینی تۆ کە مێزێکت هەیە شەوکە خەوتی پێداویستەکانی بەیانی هەموو لەسەری دابنێ پێویست ناکە تۆ بچیت قەڵەمێکم لە بیرچوو دەفتەرێکم لە بیرچوو هەموو شتانە حاضر کە پێویستە بەیانی بیان خوێنی و لەسەر مێزەکەت زۆر بە پوختی بە ڕێک و پێچی زۆر گرنگە سەر مێزت خاوێن بێ پۆلی 12 یان پۆلی 11 یاندا نابێت سەر مێزەکەی پیس و پۆخڵ بیان بە ناڕێشی دای نابێت چونکە ئەگەر وابێ تو تااقەتی خوێندن هەرچکە دانیشی تااقەتی خوێندن نابێت بەشێک لە بڕێوەبەرە سەرکەوتوەکان کە دەڕۆن لە سەرکار مێزەکان بە خاوێنی یان بۆ نمونە پیشەگەرێک شوێنی کارەکەی ڕێک دەخە ئەو جاح شوێنەکە بەجێ دێڵ ئەو نیشانەی بۆی کە تۆ زەوق و سەلیقەت دەبێ بەیانی کاتی تۆ دانیشتەوە بابەتی نێتەوە پاداشکردنی خۆت بۆ نمونە تۆ تاقیکردنەوەیکی بیستی تێدەڵێ من ئەگەر ئەو دوو کاژمێرە بە جوانی بە پوختی خوێندم پاداشتی خودی خۆم دەکەم دەچم شەربەتێکی پرتەخاڵ حازم دەکەم یان لەگەڵ برادێکم دەدەقە قسە دەکەم ئەو پاداشتانە بەکاربێنەوە دەکات تۆ لەو 2 ساعات تەواوە خۆت یەکلایەکەوە بۆ خوێندن ئەیتر دەستکەوتی خوێندنت زیاتر دەبێت و لە کاتی خوێندن کلی لەوە شەو نەخشەی زێنی و فلاشکارد بەکاربێنە باشە دینە سەر جۆرەکانی خوێندن ئەوە بەلای منەوە گرنگە کۆتا بەشی ئەم بابەتە دەبێ باسی دەکەین و کۆتایی پێدەین ئەویش چۆن ئەو بابەتانە کە دەیخوێنیان لەبەری دەکەین و بەیادی بسپێرن و بەیاد خۆشمانی بێنینەوە بە بۆچوونی ئەوە جۆری خوێندنیان لەبەرکردن چەند جۆری هەیە ئێمە بە چەند شێواز دەخوێنین و لەبەر دەکەین باو پرسیار بێ ئەوە جواب بدەنەوە باشە یەک لە برادەرەکان نووسێتی 3 جۆرە یاڵە 3 جۆر جۆرەکانی خوێندنیان لەبەرکردن تۆ بابەتێک دەتەوێت لەبەر بکەیت چەند جۆری هەیە وەزام سەرەتاش ئاماژەم پێدا باشە ئێمە 2 جۆر خوێندنمان هەیە خوێندنی چالاک و خوێندنی ناچالاک خوێندنی چالاک ئەوەیە کە بابەتەکەت خوێند 180 بابەتەکەت بیر دەکەوێتەوە و لە هەر کاتێکدا کە ویستیت بەڵام خوێندنی ناچالاک ئەو جۆرە خوێندنەیە کە دوای ینی دوای ئەوەی کە تاقیکردنەوەکە دەکەیت بە چەند کاژمێرێک ڕاستەوخۆ بابەتەکەت بیر دەچێت ئێمە بە شێرە زۆرمان بە شێوازی ناچالاک دەخوێنین بەڕێزان سیرکەن یەکەم خوێندنی ناچالاک چێ ئەزانێت بۆچی خوێندنی ناچالاک زۆرترین بەشی هەڕەمەکەی داژیر کردووە سیرکەن هەڕەمێکمان دروست کردووە یعنی بۆ نمونە تۆ بابەتەکان لەبەر دەکەی ئەو ڕۆتاقیکردنەوە دەکەی بەیانی لێت بپرسنەوە بەشی زۆریت بیر چۆت دەبێت دووبارە دەست پێ بکەیتەوە بە خوێندن بۆچی خوێندنی ناچالاک زۆرترین ئەو بەشەی هەڕەمەی داگیر کرد ئێستەمە باسی شێوازەکانی خوێندن دەکەین و لە خراپترینیانەوە بۆ باشترینیان دەست پێ دەکەین بۆچی خوێندنی ناچالاک زۆرترین بەشی هەڕەمەکەی داگیر کردووە ئەو هەڕەمێکە دروستم کردو سیرکەن لە بەردەمتاندایە هەموو شێوازەکانی خوێندنی تێدایە خوێندنی ناچالاکمان نووسیوە لەبەرەوەی زۆربەی خەڵک بۆ شێوازە دەخوێنێتەوە بۆ شێوازە بابەتەکان لەبەر دەکە هەر ئەوە شەوای کردووە 170 قوتابیان بکەوێتە دەوری دووەمەوە باشە هەر ئەمە شەوای لێک پای کردو ینی لە قوتابخانەیەک بپرسە 500 قوتابی تێدا بێ 20 قوتابی نادێنیەوە بە شێوازی خوێندنی چالاک بخوێنێ هەمووی ناچالاک باشە لەو باشتر چیە خوێندنەوە و هێڵکێشان و ڕەنگکردن تۆ کاتێککە بابەتێک دەخوێنی هایلایت بەکاردێنیت ڕەنگی دەکەیت بابەتەکان یان خەتی بەژێردادێنی ئەو باشترە لە خوێندنەوەی ناچالاک لەو باشتر چیە لەو باشتر لەسەر هەڕەمەکەی خوێندنەوە و کورتکردنەوە تۆ بابەتێک دەخوێنیت و کورتکردنەوە بۆ بابەتەکە دەکەیت باشە یەکیشتر لە خاڵەکان کە گرنگترە لە سێیەکەی تر خوێندنەوە و بەشداریکردن تۆ کاتێک بابەتێک دەخوێنیت و لەبەری دەکەیت و لەگەڵ برادرانت بەشداری پێ دەکەیت و پرسیار لێکتر دەکەن ئەمە باشترە لە سێ جۆرەکەی تر لەوان باشتر چییە خوێندنەوەی وشەی کلیلیە کە باشترینە لەوانی تر خوێندنەوەی وشەی کلیلی چییە بەڕێزان بۆ نمونە تۆ ئەدەبی کوردی دەخوێنیت تۆ دیت لە ئەدەبی کوردی 200 وشەیە لەو 200 وشە چەند وشەیەک دەردێنیت ڕاستەوخۆ لە ڕێگەی ئەو وشانە ئەو شەکلیلیانەوە تەواوی بابەتەکەت بیر دەکەوێتەوە بۆ نمونە ژیانی بێکەس دەخوێنی بێکەس دەڵێت
بێکەسێکێک بۆ لەو شاعیرانەی کە هەژار و کەم دەرامەت بووە هاوکات لە بۆ نمونە ساڵی 1905 لە سیتەشی سلێمانی لەدایک بوو ناوی فایق عەبدوڵڵا بەگە و بۆیە بۆژنە بە بێکەس نازناوی دەرکردو چونکە کەسێکی بێکەس بوو ئەوکات لە ساڵی 1940 کۆچی دوایی کردو ئەو بابەتەم کردو تە نەخشەی زێنی کردومەتە کیوەرد بۆی دەمەوێت ئێستا بەلەبەر پێتان دەڵێم بەڕێزە دوایەوە کۆچی کردووە بۆ بەغدا و لەوێ لە حوجرە ماوەتەوە و دوای ماوەیەک دەگەڕێتەوە بۆ سلێمانی و باوکی کۆز دەکات بۆ تورکیا و شارەکانی زیاتر وڵات پارێزی و کورتپەرو لەسەر کورتپەروەری وڵات پارێزی بووە و بەشی هەرە زۆری هۆنراوەکانی باسی لایەنی کۆمەڵایەتی دەکات باسی کوردایەتی دەکات باسی ئەو بابەتانە دەکات و لە ساڵی 1940 کۆچی دوایی کردووە لە ڕاپەڕینەکەی ساڵی 1930 سلێمانی بەشداری کردو لێ بریندار بووە دی تۆ ئەوانە دەکەیت بزای ئەو بابەتە بکەیتە کلی لە وشە چ بابەت کام لەوانە کلی لە وشە یەک لەوانە ناو دەبێتە کلی لە وشە ناوی فایق عەبدوڵڵا بەگ بووە بۆ ساڵی مردنی ساڵی لەدایک بوونی بەرهەمەکانی چی بۆچی نەبوو ئەوانە دەبێتە کلی لە وشە تۆ دەبێت بە وردی بزانی ئەوانە دیایکی ئێمە ئاماژەمان پێداوە لە کتێبەکە با بین بزانین استراتیژیەکانی فێربوون چیە استراتیژیەکانی فێربوون کلی لە وشە نەخشەی زێنی فلاشکارد و لەو دەدەقی کۆتایی هەوڵ دەدەین بە وردی هێتانگەێنین کە چۆن ئەو بابەتانە بەکاربێنیت لە دەرسەکانی پۆلی 12 و استراتیژیەکانی یادگەمان هەیە بۆ ڕاناگەین کە لەبەرکردنە ژمارەیە ناوی کەسەکانە دەقە پێناسەیەکە وشەی بیانیە وشەی قورسە بەرزەکانی وشەی کلیلی چییە؟ وشەی کلیلی سەرەتا چیە؟ وشەی کلیلی تەوەری سەرەکی بابەتەکەی ئەبێت نووسەر هەوڵ دەدات لە ڕێگایەوە ناوڕۆکی بابەتەکە بگەێنێت و مامۆستا کاتێک کە پرسیارێک دێنێتەوە هەڵبژاردن لە وشە کلیلیەکان دەهێنێتەوە لە ساڵەکەی دەهێنێتەوە لەوە دەهێنێتەوە بۆچی بریندار بووە بەرهەمەکانی چی بوونە ئەوانە دێنێتەوە مەرجەکانی وشەی کلیلی چیە؟ 4 مەرزمانەیە بەڕێزان دەبێت یەکەم واتای ڕستەکە بگەێنێ ئەو وشەیەکی هەڵی دەبژێری بۆ وشەی کلیلی دەبێت واتای ڕستە بگەێنێت مێشک سەرقاڵ بکات و بابەتەکەت بیر بهێنێتەوە واتە کێش بێت شتێکی ترت بیر بهێنێتەوە باشە بەڕێزان؟ باش ئەی نەخشەی زێنی چییە؟ نەخشەی زێنی کۆمەڵە ڕێگایەکە کە یارمەتی دەدات بە ئاسانترین ڕێگا بە ساناترین ڕێگا زانیاریەکان بە مێشک بگەینیتەوە بە ئاسانترین ڕێگاش بیرخۆتی بێنیتەوە بۆ نەخشەی زێنی وەکو نەخشەی شارێکە بۆ نمونە تۆ ئەگەر لە هەولێر یەکەم ڕۆژت یەکەم جارت بە سەردانی هەولێر بکەی بۆی کە بتەوەی هەولێر شارەزاوی باشترین شوێن بۆی کە زانیاری بدەنێ لەسەر هەولێر کوێیە بەدڵنیایەوە لەسەر قەڵای هەولێر لەسەر قەڵای هەولێر پێت دەڵێن لای ڕۆژهەڵاتی کەس نەزانە لای ڕۆژ ئاوای بۆ نمونە پاشی سامی عەبدوڕەحمانە و دریم سیتیار دەکەوێتە ناوەڕاستی هەولێر و بۆ ئەولاتریش ڕێگای مووسڵە ئەولایە باکووری ڕێکەرکوو کە مامۆستایانە یان کۆشتی سپیا بەشە ناوخۆی کوڕان هەر دەکەوێتە ئەولایە لێتر ئەدی بەشی لای باکوور بە حرکەیەوە کۆمەڵە گەڕەشی ترە تۆ کاتێک کە ئەو شتە دەبینیت لە بەرزاییەکەوە ڕاستە و خۆ چەند جارێک سەیری دەکەیت ئەو نەخشە شارەزای دەبێت دوای ئەوە ئەزانیت کە لای باکوور کوێ لای باشوور کوێ کاتە نەخشەی زێنیش تۆ لەسەر پەڕەیەکی ئاوا بچووک دەیکەیت ڕاستەوخۆ لەسەر ئەو پەڕەیە نەخشەیەک بۆ بابەتێک دروست دەکەی ڕاستەوخۆ ئەگەر ئەو پارچە وەرەقەت بیرکەوتەوە نەخشەکەتەمە بیر دەکەوێتەوە بابین نەخشەی زێنی بێ پیشاندە بۆ نمونە ژیانی بێکەسە کردومەتە نەخشەی زێنی سێکەن بێکەس لە ناوەڕاست دەنووسی لێرە دەنووسی تووشی دەردەسەری و دەربەدەری بووە ناویسی بۆ ناوی فایق عەبدوڵڵا بەگ بووە بێکەس لە ساڵی 1905 لەکوێ لەدایک بوو لە سیتەک لەکوێ خوێندوێتی لە حوجرە حوجرە لەکوێ لە بەغدا حوجرە خۆتان نەزان ناو کاتی وا بوو ئەنی مرۆڤ کە وەکو بەشە ناوخۆیەک وا بوو قوتابخانێتیدا بوو شتێک شتێدا بوو و باوکی کۆچی کردو بۆ تورکیا و دوایی گەڕاوەتەوە لە ساڵی 1970 خەڵەت نەم بڵێ 18 دەبێتە مامۆستا بێکەس کە دەگەڕێتەوە لە لای مامی دەچێتە بەر خوێندن دوایەوە دەبێتە مامۆستای بنەڕەتی و شعرەکانی
وڵات پارێز و کورتپەروەربوونە و تووشی گرتن و لە کار دەرکردن دەبێتەوە بۆ هۆشارەکانی بۆ هۆندراوەکانی باسی چی دەکەن کوردایەتی و نیشتیماپەروەری و کۆمەڵایەتی بۆ شاری خۆیان واتەناوەکەی ئەوە بۆ منداڵانی نووسی و لە ساڵ 1940 کۆچی دوایی کردووە ئەو وێنەیە کە دروست دەکەی و نەخشە ذهنیە ڕاستەوخۆ یارمەتی دەدای یەک جار کە بە جوان تۆزێک پێی ماندوو دەبی دوای ئەوە ڕاستەوخۆ لە ڕێگای ئەو وێنەوە تەواوی بابەتەکەت بیردەکەوێتەوە شێوازێکی زۆر باشە بۆی کە تۆ گەر بەکاری بێنی بۆ ئەدەبی کوردی بیرت ناچێتەوە سێریشی ئەوە بکەن سوودەکانی نەخشەی ذهنی تێگەیشتن خێراتر دەکات چالاکردنی مێشک گرێدانی زانیاریەکان بە یەکەوە خەبارەی زۆری زانیاریەکان کوور دەکاتەوە لێهاتووی تاک زیاد دەکات چێژی خوێندنەوە زیاتر دەکات ڕێگری دەکات لە خەو کۆبیری و تەرکی زیاد دەکات چارەسەر لێبیرچوونەوە دەکات پێداچوونەوە ئاسانە پێداچوونەوەشی ئاسانە تو ئاسانی توانێت پێداچوون بۆ هەموو تەمەن و بوارێکیش گونجا ئەی فلاشکارد وا دەکات بە کەمترین کات بدەیت بە زانیاریەک کە مێشک ئاسان وەری دەگرێت و زۆرترین کات بدەیت بە زانیاریەک کە مێشک درەنگ وەری دەگرێت فلاشکار کۆمەڵی وەرەقەی بچووکە بورن ئێستا لەبەر دەستم نییە ئەو وەرەقە بچووکانە ئاوا وەکو ستیکەر وایە تۆ دیت هەموو زانیاریەکان لەسەر ئەم وەرەقە دەنووسی بۆ نمونە بێکەس لەکوێ و لە ساڵی چەند لەدایک بوو لە وڵات دەنووسی بێکەس لە سیدەک و لە ساڵی 1950 لەدایک بوو لە لاپەڕەکەی دیکە دەنووسی هۆندراوەکانی بێکەس باسی چیان کردو لە وڵات دەنووسی بۆ نمونە کۆمەڵایەتی لە وڵات ئەوزە دوای ئەوە دیت ئەوانەی کە دەزانیت کە فلاشکارتەکەت پێداچوونەوەی ئەوەی کە دەزانی دایلێنێ ئەوەی کە ناشی زانی بەردەوام پێداچوونەوەی دەکەیت ئەمە باشتر لە مەرزەمە لەبەرچی لەبەرەوەی کاتێک کە لە مەرزەمە پێداچوونەوەی بابەتێک دەکەی ئەوانەی کە دەیزانی ئەوانە شکە نایزانی پێداچوونەوەی دەکەی بەڵام ئەوە وا دەکات بەس پێداچوونەوەی ئەو بابەتانە بکەیت کە نایزانیت باشە ڕێنمایەکانی ئامادەکردی فلاشکارتیە سەرەتا لە بابەتەکە تێدەگەی ئەوجا دەکەی بە فلاشکارت یەکیشتر لە خاڵەکان ئەبێت کات بۆ خۆ دیاری بکەیت بۆ نمونە ئەدەبی کوردی بابەتی ژیانی بێکەس دەکەیتە فلاشکارت بۆ نمونەڵی بنی ساعاتێک ئەو کات دیاریکردن بامان شێوازی دەکات کە مێشکت سەرقاڵ بێت لە هەمووی گرنگتر فێری شێوازی پرسیارکردن دەکات و چۆن پرسیار دەبێت چۆن ژوڵام دەیتەوە لە هەمووشی گرنگتر لەوانە گرنگتر چییە لەوانە گرنگتر ئەوەیە کە تۆ کاتێک لەو لایە پرسیارە لەو لایە وڵامە وەکو مەرزەمەیەک نییە وەکو کتێبێک نییە یەکسەر کە پرسیارەکەت کرد لە بنی وڵام نووسرابێت چونکە مێشک کە پرسیاری بینی ڕاستە وڵامەکەی بنیشی دەدینێ ئەو نایڵێ مێشکت تەمبەڵ بێت تۆ لێرە پرسیارەکە دەکەیت لە خەیاڵ و خۆت وڵام دەدەیتەوە ئەو دەسەی دەکەی بزانین وڵامەکە ڕاستیانە ئەو زۆر گرنگە و وات لێ دەکات ڕاهێنانێک شە بۆ توانای بیرهێنانەوە بەڕێزانەوە کتێبەکەمانە کتێبی هونەری یەکەم بوون چۆن بتوانن نمرەی بەرز بەدەست بێنم و ئامادە کراوە بە تایبەت لەسەر قوتابیانی پۆلی 12 و بۆ قۆناغەکانی تیژ گونجاوە لەو کتێبە قوتابی فێریەوە دەبێت کە ئامانجێک بۆ خۆی دیاری کات چۆن کاتەکانی خۆڕێک بخە زۆر بەوردی لێرە ئاماژەی پێدراوە یاسە جیهانیەکانی کات زۆر بەوردی ئاماژەی پێدراوە ڕاستەوخۆ بە پۆلی 12 کراوە یعنی لەو نۆمانگەدا تۆ چۆن بەرنامەیەکی باش بۆ خۆت ڕێک بخەیت چۆن کاتی خۆت ڕێک بخەیت بۆ قوتابێکی پۆلی 12 کە یەکەم دەبێت 24 کاتژمێری هەیە بۆ منیش 24 کاتژمێر مێ ناتوانم وەکو کاتەکانم ڕێکخە ئەو چی کردووە بۆ ئەوەی کاتی بە باشترین شێوە ڕێک بخێ ڕاستەوخۆ ینی تۆ ئەگەر ساڵێک بە پۆلی 12 ماندوو دەبیت من 2 ساڵ توێژینەوەم کردو ئامادەکاریم کردو تا ئەو کتێبەمان نووسیوە باوەڕم کە زۆر پێوی ماندوو ئەوەی کە گرنگ جێ دڵخۆشیشە نزیکی مانگێک ئەو کتێبە مانگ و نیوێک هەر مانگێک دەبێ هاتۆتەوە زیاتر لە 160 بۆ 70 لێ فرۆشاوە ئیتر ڕێژەی شکەمی لە بازاڕماوە ئەو قوتابی سەرکەوتوەکان هەر یەکە و لەوانە قسەیان هەیە لەسەر کتێبەکە هەموو مامۆستای باشەکانی پۆلی 12 قسەیان هەیە لەسەر کتێبەکە و تەکنیکەکانیمان بەکارهێناون بۆ ئەوەی کە ئێوە ئیسفادەی باشی لێ بکەن و بە دیزاینێکی زۆر جوانەوە کراوە ڕەنگا و ڕەنگە ئەوەی کە گرینگە بەڕێزان لە هەر گروپی تێلگرامەکە بۆ نووسی و لە شوێنێک دەست دەکەوێت لەکوێ دەست ناکەوێت ئیتر ئەوەی کە گرینگە ئینشاڵڵا ئێمە توانیمانە لەو کاتەکەمە زانیاریێکی باش بێەوە بدەین بۆ بتوانن سود لە بابەتەکە وەربگرن ئێمە پێنج خولەکێک بۆ پرسیارکردن دێڵینەوە ئەوەی کە پرسیارێکی بێمە لە خزمەت بداین بۆ کتێبەکە بە داشکانی 120ەوە ئەگەر هەر یەکسەر چوونە کتێبخانانێکی ویستان بڵێ ئێمە بەشداری وێبیناری مامۆستا بازیانمان کردو لە ئاواد ئەکادمی بە دڵنیاییەوە بە داشکانی 120 ئێوە کتێبەکە لەبەر دەستاندا دەبێت بۆ توانن بیکردن لەو شوێنانە ئەگەر نەش بۆ کاتار لێەوە بە دڵنیاییەوە یعنی ئەم پێمان گوتوونە کە
داشکان بۆ وانە بکەن کە بەشداریەوە بیناریان کرد من لە خزمەت دامەر کەسێک کە پرسیارێکی من پرسیارەکان وەردەگرم سارا من تەواو بووم ئەگەر پرسیارێکەیە من پرسیارەکان وەردەگرم باشە مامۆستاگیان بەڕێزانەت کەسێک پرسیاری هەیە وەکو کاک محەممەد موسا ڕێزهاندەکە دابگرێ بۆی مامۆستا وەڵامی بداتەوە ئێستا کاک محەممەد پرسیاریە فەرموو کاک محەممەد السلام عليكم. سلام کاک محەممەد باش مامۆستا گیان باس دەکەم کاک محەممەد ئێستا مامۆستا ئەمن کتێبەکەی ئەو کابرایان هەیە برایان ترێسی ئەو شتانەی هەموو زۆر بە جوانی باس کردیە ئایا پێویستەکە ئەی توش بخینەوە کتێبەکەی توش کاک محەممەد گیان وەرێ کتێبەکەی برایان ترێسی تقریبا ئێمە 105 ئیسفادەمان لێ کردەوە بەڵام نزیکی 50 بۆ 6 کتێبمان لەسەر ڕێخستنی کات لەسەر دانانی ئامانج لەسەر ئەوانە خوێندۆتەوە هەرێکە و ئەوەی کە گرنگە بۆ پۆلی 12 بەکارمانێناوە لەو کتێبەدا یعنی ئەو کتێبە جگە لەوەی کە ئەزمموی قوتابیە سەرکەوتوەکانە کواتۆ دوو قوتابی سەرکەوتی پۆلی 12 قسەت بۆ بکەن و بەرنامەت بۆ دانێن کوا تۆ تەنها کتێبێک بخوێنیتەوە بەگشتی باسی ڕێخستنی کات بکە ئەوەی برایان ترێسی بەس باسی ڕێخستنی کات دەکا مەبەستم ئەگەر مەبەست کاتەکە بێ ئەگەر مەبەست بەڕێوەبردنی ئامانجەکەش بێ ئەو بەس باسی ڕێخستنی ئەوە دەکا کە تۆ چۆن ئامانجێک بۆ خۆ دیاری کە بەڵام لەو کتێبەدا زۆر بەوردی ڕێخستنی کاتی ڕۆژانە باسی ئەوە ناکرێت بۆ نمونە ئایا من زانست لەگەڵ ئەدەبی کوردی لەگەڵ بابەتی بیرکاری کە پێداچوونەوە دەکەمیان دایان خوێنم لە چ کاتێک بیخوێنم بۆی کە تووشی لە بیرچوونەوە نەبوو چکە تۆ بابەتێکی زانستی و بابەتێکی ئەدەبی دەبێت کاتی خوێندنیان بزانی زۆر بەوردی لەو کتێبەدا هەموو شتێک ئاماژەی پێکراوە پێم وایە کتێبەکەی برایان ترێسی کیفایەت نییە بۆ ئەوەی کە تۆ ئامادەکارێکی دروست بکەیت لەو نۆمانگەدا و ئەگەر پێش دوایە کە تۆ بە تەواوی خۆت ڕێخستۆی کێشەیەکرد نییە ئەو زانیاریانەی کە باسمان کرد هەمووی دووباران بۆ تۆ پێویست ناکات کتێبەکە بخوێنیت ئەگەر پێش دوای شتیروی تێدا بووە بۆ پێویستە وەردەکاری زیاتر لەسەرەمە بزانیت بۆ بە دڵنیایە و کتێبە لە بەردەستت دابێ باشتر وەڵای مامۆستا زۆر چاک بوو لە ئەوەکەی مامۆستا ئاواتش هەمیان لۆ جوان باس کردینە ئەو شتانەیە تو گوتت بەڵێ الحەمدولillah واتە زۆر جوانیان ئەوە کردیە باس کردیە لە خولەکەی لە وێبینارە چی شتێک بۆ تۆ نوێ بوو کاک محەممەد وەڵای ئێستا بەزێک دەقەم شاید چوومەوە وەڵای مامۆستا برێم هەمووی دووبارە بوو هەمووی دووبارە بوو بۆ تۆ وەڵا زۆر باشە لەکوێ ینی کێ هەز دەکەی زۆرترین مۆزوعی ڕێخستنی کاتەکە پلان ABCDE لەکوێ بینیوتەوە یان ئەویشم دیتە لە ئەوەی مامۆستا ئاواتشم دیتە ئەی زۆر باشە بەدڵنیایە مامۆستا ئاوات مامۆستای ئێمەشە میسوادەی باشمان لێ کرد بەڵام ئەوەی کە گرینگە ئەمە توێژینەوەی خۆمانە کردومانە ئێمە مامۆستا ئاوات مامۆستای ئێمە و ینی بە شێرە زۆریە و زانیاریانەی کە وەردەگرین پرسیشی پێ دەکەین بۆ کاتێک کە شتێک دەنووسین بە دڵنیاییەوە دەستی ئەویشی تێدایە و هاوکارێکی باشمانە بەڵام ئەوەی کە گرینگە لە مۆزوعی ڕێخستنی کات و ئەوانە ینی ئەوەی کە باسمان کرد پوختەی کتێبەکە بوو پۆلی دوانزەکان بۆ نمونە شتیان ڕێخستووە کاتیان داناوە بە دڵنیایەوە گە تۆ بەشداری دەورەکەی مامۆستا ئاوات کردووە حەز دەکەی ئەوەندە کیفایەت و ئامادەی بۆ پۆلی 12 بەسە ئیتر ئەوەش با چالاکێک بێوەکو ئەوەی کە خۆت ئامادەکەی بۆ پۆلی 12 من لە خزمەتدام کاک زۆر سوپاس مامۆستا خوا پارەش